خی گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێت وم کاتتان باش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە ستۆدیۆی سیگەوهەر لە شەوێکی تری پیرۆزی مانگی ڕەمەزان لە خزمەتتان نابین مێدەکەین ئەم شەویش بتوانین دڵ و دەروونتان ئارام بکەینەوە وەروە کۆمەڵێک زانیاری ئاینی و معریفی بەوێ عزیز ببەخشین لەگەڵ میوانەکانمان. دەستخۆش بمەوەسەکەن سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت ئازان و خۆشەویستانمان. ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. لەم بەرنامەیەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزان داویش باسکردنەوەی کە چۆن ژیانمان بە خواپەرستی و بە عیبادەت و بە پەرستش زیاتر ئاوێتە بکەین و بتوانین ڕۆژانە لەگەڵەوەی کە کار و پیشە ئەنجام دەدەین خواپەرستیش ئەنجام دەین. زۆر جار لەوانەیە خواپەرستی لە نوێژ و ڕۆژ و تاعاتان نەبێت لە هەندێک کاتدا لەو مامەڵە و لەو کاسبی کە ئەنجامی دەدەین بۆ خۆی ئەگەر بە دروستی و بە ڕێکوپێکی ئەنجامی بدەین خواپەرستیە. وەروەها لە دیدێکی ئیرفانی شەو باز لۆ دەکەین کە لای عاریفەکان ژیان چی بووە، واتە ئەو ژیانی کە بڕیان کردو چۆن تێڕوانینیان هەبوو بۆ ژیان وەروەها بۆ خواپەرستی بە هەمان شێوە. ئەم شەو لەگەڵ میوانەکانماندا زیاتر گفتوگۆی ئەم بابەتانە دەکەین. بەڕێزان ئێسش داوا لە میوان ئایزەکانمانەکەین زۆر بەڕێز دکتۆر سەبور عەبدولکەریم مامۆستای زانکۆ و هەروەها ئەدیب و شارەزای ئەدەبیاتی عیرفانی کە ئەم شەو لەگەڵمانە بێت کاک دانیێر با بچین. دکتۆرگیان ئەگەر لێرە بێت دکتۆر لە ڕوانگە ئەدەبیەکەیەوە شەڵا زیاتر هەوڵەدەین ئەو بابەتانەی لەگەڵ باس بکەین. دکتۆرگیان زۆر زۆر بەخێر بێی سەلام عەلەیکوم تاعات و عیبادەتی شەقوڵی شەڵا دکتۆرگیان لەم کورسیانە کامیان مرتاحی و ئاسوودەی حەزەکەی هەر لە بەرامبەری خۆمان دانیشە لێرەوە. خوا بەخێر بێ دکتۆرگیان. بەڵێ مامۆستاگیان باخوازێکی دیکەمان لەگەڵا کە هەر بۆ بابەتە گفتوگۆی زیاترەکەین باز لە خواپەرستی و ژیان دەکەین. بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد باخواز مامۆستاگەر وا دەبێت مامۆستا لەوانەیە دیارە ئامادە مایکەکەی بۆ بەستن بەڵام شاعیرێکیشمان لەگەڵا دەبێت کۆمەڵی شعرمان بۆ دەخوێنێتەوە ئینشاءڵڵا. مامۆستا ئەودێر محەممەد ناسراو بە دامی خامەکانی ئەوەندە ڕەنگینن ڕێک ئەڵەی لە حزوری مەجلیسەکانی مەحویان ئینشاءڵڵا ئەم شەویش گوێیەکی زۆر ئەگرین بۆ ئەو مامۆستا ئەودێر زۆر زۆر بەخێر بێی. وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سلامت بیارە مامۆستا تۆ لێرە بە لای خۆمانەوە یاخوا بەخێر بێی. تاعات و عیبادەتی قبوڵ ئینشاءڵڵا. فەرمون سلامت بیارەوی زۆر زۆر بەخێر بێت. مامۆستا بەگشتی لەگەڵ ڕەمەزانە چۆن بوو ئەمڕۆ؟ مامۆستا شلون لەگەڵ تۆ؟ وەڵڵاهی الحەمدوللا باشم کاک دانیار ئەم ڕەمەزانە هەر زۆر زۆر باشم. هەستەکەم هەر منیش نیم هەر عام هەمووی کەس زۆر ئەوە هیلاک نابێت. ئینشاءڵڵا خوای گەورە لێمان قبوڵ کە ئەوە گرینگە بە زمان نبوونمان بۆ نەمێنێتەوە و عاقبەت خێر بین بە دڵنیایەوە و جەوهەری بابەتەکەی ئینشاءڵڵا. مامۆستا دیار ئامادەیە بە ئەویش پێشوازی لێ بکەین. مامۆستاگیان بەخێر بێ. وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه. مامۆستا السلام عەلەیکوم. تەنووسی بەڕێستان چۆنە؟ زۆر زۆر بەخێر بێت. تاعات و عیبادەتی قبوڵ بێ. مامۆستاش لای دکتۆرەوە بێت خزمەتە. ئاساییارە وڵا لەوێش بە زۆر زۆر بەخێر بێن دووبارە ساسانەکەین. کاک دانیار فەرموو یا ئەڵڵا تێ فەرموو کاک دانیار. بەخێر بێن یاخوا چامان وی وای ئینشاءڵڵا گفتوگۆیەکی عیرفانیانە و دڵدەروونی هەموو لایەکمان ئاسوودە بێت ئینشاءڵڵا. گفتوگۆی ئەم شەومان باسکردنە لەوەی کە چۆن ژیانمان بە خواپەرستی بەڕێ بکەین و لەگەڵەوەشدا کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین زۆربەی کاتەکانمان بە خواپەرستی بە عیبادەت و بە پەرستش ئەنجام دەین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانم بەڕێز دکتۆر سەبور عەبدولکەریم ماسراو بە شکار مامۆستای زانکۆ و مامۆستا دیار شێخ محەممەد باخواز و مامۆستا ئەودێر محەممەد ناسراو بەدامی شاعیری خوا بەخێر بێت. کاک دانیار زامت ئەمانە بەرن بۆ میوانەکانمان. مامۆستای گیان ئەوە داوای لێبوردن لە بینەرانەکەین ئەگەر مەسە شەوە و ڕاستەوخۆی و بە ڕۆژوونی ڕۆژیش دووبارە بوویەوە بزانن کاک دووبارەیە. کاک دکتۆرگیان لە بەڕێستەوە دەست پێ بکەم پێشەم وشە لەگەڵ ڕەمەزان ناتوانیت چۆنە؟ سپاس و ڕێزم هەیە بۆ جەنابتان. خوا بەخێر وەخوای گەورە لێتان قبوڵ کە ئەم ماندووبوونە ئەرکەی ئیشێشن جەنابتان وەکو ڕاگەیانکارێک لە مانگی ڕەمەزانە هەم بە ڕۆژ و هەم بە شەو هیلاکە ماندووە بن لەبەرەوە خوای گەورە لێتان قبوڵ کات. بە خێراتنی برایانی خۆشەویستم جەنابی مامۆستا و برای خۆشەویستم ئەەکەم وە هیوا خوازم ئینشاءڵڵا هەموو بە هەمووانەوە سوودمەند بین وەخوای گەورە کارەکەمان لێ قبوڵ کات.
والله سپاس بۆ خوا مانگی ڕەمەزان مانگی ئیتر بە حەقیقەت مانگی وزەی ڕۆحە. ئێمە ئەگەر بە دروستی لە ڕەمەزان تێبگەین خۆیان مەتیمان بە ئەگەر شتێکی کەمیشی لێ تێبگەین بە دڵنیاییەوە بریتە لە سەراپای بریتە لە وزە بەڕاستی بریتە لە وەرگرتنی وزە، چونکە ئێمە لە 11 مانگی ڕابردووە زۆربەی وزەکان کە وەریەگرین وزەی جەستەیە لە ڕێگەی بایۆلۆژیەوە زیاتر وەریەگرین، خواردنە خۆراکە پشودانە یا با بڵێن هینەکانی ترە. بەس لەم مانگا بەڕاستی ئێمە وزەیەکی وا وەرئەگرین کە تەواو بەمانای ڕاستەقینە وزەیەکی دەرونی و ڕۆحیە، چونکە ئێمە لە مانگی ڕەمەزانە ئەو با بڵێن چەسی ڕۆژەی کە هەیە بەڕاستی زۆرە لە نەریتەکان زۆرە لە عادەتە ڕۆژانەکان لە خواردن و لە خۆراک و لە پشودان و لە هەموو شتەکان کە جەستە پێ ڕاهاتووە بەشێکی زۆری تێگەشکێنین و ئەتوانین بڵێن جارێکی تر مرۆڤ ئەتوانێت لەو قاڵب و قاوغەی کە پێی ڕاهاتووە بێتە دەرەوە و جارێکی تر وەکوڵێ هین بێتەوە نوێ بێتەوە وەکو چۆن ئەوترێ یعنی لە دایکبوونێکی ترە بەڕاستی لە دایکبوونێکی تر بەمانای ئەوەی کە تۆ توانەکان و هینەکان دوای لێەوە. سوپاس بۆ خوا من وەکو کڕینی تاکە کەسی خۆشم ڕەنگە بەلاتانەوە سێر بێ کە بڵێم من لە دەرەوەی ڕەمەزان بە زەحمەت ئەتوانم بە ڕۆژوو بم لەبەر حاڵەتی تەندروستی هەندێک حاڵەتی تەندروستی مێ لە دەرەوەی ڕەمەزان یعنی بە زەحمەت دەتوانم بە ڕۆژوو بم، بەڵام ماشەڵڵا کە ڕەمەزانیەت هەستەکەم بەڕاستی هەست بە بەهێزبوونێکی زۆرەکەم کە ئەوسی ڕۆژە بە ڕۆژووە بم و زۆر ئاساییم. یعنی من خۆم وەکو کابراڵێ بەرەکەتی ڕەمەزان لە خودی خۆما هەستم پێکردووە ئەی بینم. دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین سەرتا باسی ژیان بکەین پێناسی ژیان بکەین ژیان چییە؟ مرۆڤەکان چۆن دەبێت بڕوانە ژیان؟ بڵێن وەڵی جا ئەو بابەتە مامۆستا دانیار بابەتێکی فراوانە ئەتوانین بڵێن گرنگترین بابەتیشە کە مرۆڤ بیری لێکاتەوە، چونکە من قسەیەکی فیلسوفی مەسیحی واڵتەرستیس هەیە کە زۆر باوەڕم پێێتی کە ئەڵێ جەوهەریترین شت لە دیدی مرۆڤە بریتە لە تێڕوانینی بۆ ژیان و بۆ مەرگ. یعنی مرۆڤ وەکو ئەڵێ وەکو ئەگەر بڵێن تعبیری کەین بە چاو وەکو چۆن گلێنەی چاو ڕۆحی چاوە دیدی مرۆڤ بۆ ژیان و بۆ مەرگ ئەتوانین بڵێن بریتە لە گلێنەی دیدی مرۆڤ بۆ شتەکانی تر، چونکە هەموو شتەکانی تر بە بۆچوونی ئەو فەیلسوفە مەسیحیە کە بۆچینێکی جوانیشی هەیە ئەوەیە کە هەموو وەکڵێ ئەو جەوهەریترین شتە و هەموو شتەکانی تر بە لە دەوری ئەو ئەسوڕێنەوە. بۆیە تێڕوانینی مرۆڤ بەگشتی چ مرۆڤی مسلمان بێت چە کەسێکیش بێت دوور بێت لە ئیسلام بەڕاستی تێڕوانینی بۆ ژیان و مەرگ بۆی دیارریەکە کە چۆن بژی و چۆن ڕەفتارکە و چۆن هەڵسوود کەوتکە و مانای ژیان چۆن بێت لە لای و مانای مەرگ چۆن بێت لە لای. طبعا ئێمە گەر سیرکەین من ئەگەر کاتم هەبێت پێویستم بە پێشەکیەکی کورت هەیە کە ڕوونکردنەوە بدەم لەسەر هەندێشت. طبعا ئێمە ئەزانین ئەگەر سەیری دنیای تازەکەین لەگەڵ دنیای ڕابردووە ئەگەر تعبیرێک مجا بڵێ دنیای سنەتی و دنیای مۆدێرن لە دنیای سنەتیە ئەتوانین بڵێن زۆرینەی مرۆڤەکان لەسەر گۆی زەوی بە مەسیحی و مسلمان و ئەتوانین بڵێم ئاینەکان ئاینزاکان و ئاینزاکانی تریشەوە باوەڕیان وا بووە کە ژیان مانادارە ژیان مانادارە و بەهای هەیە و ئێمە ئەبێ بەدوای بەهاکانی ئابگەڕێن و ماناکەی بدۆزینەوە. ئەمە دیدێکی یەکەمە وە فەیلسوفەکانیش هەمان بۆ چوونیان هەبووە باوەڕیان وا بووە کە ژیان مانادارە و ئێمە ئیشمان چییە ئەبێ نهێنی ماناداریەکەی بدۆزینەوە ینی کەشفی ماناکەی بدۆزینەوە ئیشی ئێمە ئەوەیە. ئەمە تقریبان توانین بڵێم هەتا سەردەمی ڕێنیسانس بەدواوە ئەمە بۆچوونی باو بووە وەکۆڵێ، بەڵام لە دوای ڕێنیسانس بەدواوە کە دنیای با بڵێن پیشەسازی و ئەوەی کە پێوترێ ڕۆشنگەری و ئەو شتانە هات و جۆرە لە با بڵێن تێکچوونی پێوەرەکان لە مەسلەی ئاینی و بەتایبەتی لە مەسلەی زانستی و ئەوەی کە مەسیحیەت ئەیوت بەگشتی کە زەوی چەقی گردوونە و ئێمە خوا دروستی کردوین لەم چەقی گردوونە و هەموو شتەکانی تر بە خزمەتی ئێمە بۆ خزمەتی ئێمە دروست کراوە و ژیان لە هیچ شوێنێکی تر نییە و باوەڕیان وا بوو کە با بڵێن گرنگترین شوێن لە گردوونا بریتە لە زەوی. ئەمە تەمان زۆر پێداگریان لەسەر ئەم مەسەلا کرد ئەتوانین بڵێن بە زیادە ڕەویەوەی تر ئەو با ڕاستیەکەشی بڵێن، چونکە ئێمە گەرسێککەین جۆردانۆ برۆنۆ پێشەوەی کە لە سێدارە بدرێ خۆی کەسێکی قەشە بووە
يعني قشەیە بوو بەڵام ئەم پیاوە ئەتوانین بڵێن باوەڕی وابوو کە یەک عالەم نییە باوەڕی وابوو عالەمەکان زۆرن و ئێمە گەر بە بۆچوونی مەسیحی سەیریکەین مەسیحی باوەڕی وابوو یەک عالەم هەیە بەڵام ئێمە گەر سەیری ئیسلام کەین لە ڕاستیە ئیسلام باوەڕی وایە یەک عالەم نییە چەند عالەمێک هەیە هەر بە نمونەیەوەی کە ئێمە سوورەتی فاتحە بەوە دەست پێکە الحەمدولله رب العالمین ناڵێ رب العالم ئەڵێ رب العالمین جیهانەکان لەبەرەوە جیهانەکان فرن جۆردانۆ برۆنۆ ئەوەی کە ئیسلام ئەیوت بە ئەزمون پێی گەیشت و باوەڕی وابوو کە لە پشتی ئەم با بڵێن زەویەوە جیهانی تر هەیە و گردردونی تر هەیە و شتی تر هەیە زۆر درێژەی نەیەمێت بەڵام کاتێک کە ئەم شتانە دوای دەرکەوت کۆپەرنیکۆس هات دوای شۆرشی کۆپەرنیکۆسی کە دەرکەوت کە تەلسکۆپ دۆزرا هەندێک دۆزرایەوە ئەو گالیلۆ ئەمانە وتیان نەخێر گردون زەوی چقی گردون نییە ئەم شتانە طبعا جنابتان نەزانن کە با بڵێن کڵێسا قبوڵی ئەم مۆزوعی نەکردەوە بوو جۆردانۆ برۆنای سووتان کە خۆی خشی قەشە بوو سووتانیان گالیلۆیان ناچار کرد کە پەشیمان بێتەوە بڵێ زەوی خڕ نییە و زەوی چقی گردون نییە ئەم شتانە تر بەم شێوەیە لەوای طبعا لە ئەوروپا دوای چی هات شتەکە پێشەوانە بووە وتیان ژیان مادام دەرکەوت کە ژیان زەوی چقی گردون نییە مانای وایە شوێنی تر هەیە و شتی تر هەیە و پرسیاری تر هەیە ئێمە بێ پرسیارەکان وڵام بینەوە کەواتە ژیان بێمانایە ئێمە بێ خۆمان مانای بدەینێ یعنی ئەم دوو بۆچوونە ئێجگار جیاوازن بۆچوونە کە باوەڕی وا بێ کە پێشتر عەرزمکردن ژیان خۆی مانادارە ئێمە بەماناکەی بدۆزینەوە بۆچوونێکی تر کە بە پێچەوانەوە باوەڕی وایە ژیان بێمانایە ئێمە ئەبێ مانای بدەینێ بۆیە ئەبینی لە فەیلسوفەکانی دواترا بە تایبەتی هیوم و ئەوانە هاتن وتیان ژیان بێمانایە ئێمە بێ مانای بدەینێ یعنی بەم شێوە بە کۆڵێ ڕەوتەکە هاتە پێشەوە من باوەڕم وایە گەر ئێمە سەیری ئیسلام کەین ئیسلام باوەڕی بەکام هەیە من باوەڕم وایە ئیسلام باوەڕی بە هەردووشی هەیە بە هەردووشی هەیە یعنی بەڵام هەردووشی بە شێوەیەکی هاوسەنگانە نە وەکو ئەوەی یەکەم کە باوەڕی وایە ژیان مانادارە و ئێمە تەنها ئیشمانەوەی ماناکەی بدۆزینەوە نا وەکو بۆچوونی دووەم کە پێی وایە زیادەڕەوی ئەکا باوەڕی وایە کە ژیان بێمانایە ئێمە بێ مانای بدەینێ من باوەڕم وایە ئیسلام باوەڕی وایە کە هەردووکی پێویستە کۆڵێ هەردووکی لەبەر چاو بگرین یەکەم ژیان خۆی مانادارە چونکە ئێمە گەر سەیری قورئانی پیرۆزکەین خوای گەورە فەرمێ ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وئەنەکم ئیلەینا لا تورجعون یعنی ئایا ئەی مرۆڤەکان ئێوە باوەڕتان وایە ئەم ژیانە بە بێهودە و بە پوچ دروست بوو و ئێوە ناگەڕێنەوە بۆ لای ئێمە کەواتە خوای گەورە لەویان نەفی ئەوە ئەکات کە ژیان بێمانا بێت ژیان مانای هەیە کەواتە ئەمە بێ بە دوای ماناکەی بگەڕین و بزانین ئامانجی خوا لە دروستکردنی ژیان و دروستکردنی مرۆڤ لە دروستکردنی ئەم شتانە چییە ئەمە بەش نیوەی یەکەمی نیوەی دووەمی بەفیعلی ژیان بەشێکی بێمانایە ئێمە بێ مانای بدەینێ بە نمونەی چی لە قورئانە چەندین جار خوای گەورە فەرمێ ئینەمە الحەیات الدونیا لەهو وەلەعیب یعنی ژیانی دنیا بریتێ لە یاریەک کە توانین بڵێن ئەمە شتێکێکە لە هینەکان با بڵێن چەمکە بنەڕەتیەکان کە قورئان زۆر جار وا بیرمان خاتەوە کە ئێوە لە جۆرە لە یاری و لە جۆرە لە هینان وریابن لێتان تێک نەچێت مەژغوڵ بن ئەمە بۆچوونی دووەم ئەتوانین بڵێم ئیسلام بریتێ لە هاوسەنگ وەکو چۆن فەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا يعني ئیسلام هاتووە لە بینی ئەم دوو بۆچوونە هەردووشی هاوسەنگی گرتووە دەست خۆشە دکتۆر کاتە مامۆستا شێخ دیار لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتەوە بڕوانینەوە بۆ ژیان إسلام شي ما بيالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله على رسول الله وعلى آله وأصحابه وموالاه پێشەکی بەخێراتنی هەمووانە کەم دەستی جەنابتان خۆش بێت خۆی تەعالی خاتە میزانی هەمووانەوە ئینشاءالله مانگی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو لایەک و جەنابتان و بینەر و بیسەری بەڕێزیش خۆی تەعالی لە ڕەمەزان دەرمان نەکا إلا وهو راض عنا. طبعا بمنظوری قورئان ژیان بۆ مرۆڤ دروست کراوە مرۆڤیش بۆ عیبادەت دروست کراوە إلا ليعبدون واتە إلا بۆ عیبادەت دروست کراوە بۆ خواپەرستی جەلە جەلال بۆ خواپەرستی خوا جەلە جەلال جا بۆیە ژیان هەچ کاتێک دوور بوو لە ئاین دوور بوو لە خواپەرستی دوور بوو لە قورب و نزیکی لە خواوە هیچ مانایەکی تیا نامێنێ چونکە پێغەمبەران کاتێک کە نێراون هەمویان جەختیان لەوە کردوتەوە یا قوم اعبدوا الله ئەی قەوم عیبادەتی خوای پەروەردگار بکەن ئەوە صالحە ئەوە شوعەیبە ئەوە هەمویان هود نوح بۆیە عیبادەتی خوای پەروەردگار جەلە جەلالوه لە هەچ کاتێکە غایب بوو جۆرێک لە ئەگەر إن صح التعبير دوو لە ڕووی جەنابتان و بیسەر و بینەری بەڕێز جۆرێک لە بەڕەڵایی دروستە بێت یعنی کاتێکە
سیارە ستۆپی نەبێت دەعمەکات مسلمانیش یاخود مرۆڤ خوانە ناس بێت نزیک نەبێت لە خواوە دامێکی زۆرەکات مەزاجی تێکەچێت مانای خۆشەویستی لە دەستدات مانای سەعادەت لە دەستدات مانای قورب نزیکی لەو کەسەی کە خەلەقەه فەسەوەڕە ئەو کەسەی کە دروستی کردووە کە خۆی ئەزانێت چۆن دروستی کردووە و بۆچی دروستی کردووە و ئەم لە چی هەیە بۆیە ژیان لای من پێک هاتووە لە ترافیلایەتێک ترافیلایەت عادەتەن سەوز دەرچوونە سوور تەوەقف پرتەقالێکە زۆر مهمە ئینسان جەریء بێت ئینسان ئەو جورئەتە جۆرێ لە عەقڵی تێکەڵ بێت ئەمە لە چیا سەرفیکات ئەو جورئەتە هەموو کاتێ حازر بێت لە مێشکیا لە ناخیا لە گیانیا بەرەولای خۆی پەروەردگار بۆیە مصطلحی فەفیڕووی بەکارهێناوە خۆی پەروەردگار ئەو فەفیڕۆوە پێویستی بەو جورئەتەیە فەفیڕوا إلى الله واتە فیرارکەن بۆ لای خوا نەک فیرارکەن لە خوا مصطلحی فیرار هەر لەناو کووردا يعني معروفة كاتي خوي العسكري ضايعين كردو يعني في رادي كردوه كواته وشيء فرار هلا القرآن واردة يعني ففروا إلى الله بويا فرار كردن بولا إخوي برجع في يسيبوا جرأته في يسيبوا رنجة برتقالية كهمو كاتو ساتك تو بوزي توا بو أوي خوت نزيك إخوي برجع كيتو بو علاقة يجنوا كيتو ما جرى رمضان هاتو بو أوي نيبونوية دروس كان لإنسانك لنا خيانة للروح يعني جاري كفينا الله شيء بليلة القدر جبريل شيء عالم نوا جبريل دابزه بەدەستی قورآن سوڕەتی قەدر باسەکات هاتوتەوە ڕۆحەکان بداتەوە بەرەو لای ئاسمان و بۆ لای عالەمی مەلەکوتی کەواتە ژیان لای منێکی موسڵمان کە ئیمانم هەیە بەخوای پەروەردگار و قورآن و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پێک هاتووە لەوەی کە هەموو کات و ساتێکم لەگەڵ خوای پەروەردگارە سەرف بکەم هەڵبەت نەک لە سجودابی نەک لە ڕکوعابی چونکە ژیان هەمووی نوێژ بێ زۆر ناخۆش ژیان هەمووی لە حەجبی زۆر ناخۆش بەڵکو هەموو کات و ساتێکت ڕەزامەندی خوای پەروەردگاری پێوە دیار بێ وەکو عەرەبە لە خوای پەروەردگار بخەیتە نەصب عەینەیک یعنی بخەیتە بینی هەردوو چاوت مامەڵەکردنت معاملەت هەنگاو نانت چوونە دەرەوەت قسەکردنت بیرکردنەوەت حڕیەتی تعبیر و حڕیەتی تەفکیر ئەمانە هەمووی لە لای بۆ خوا سەرفیکەیت ومەنهەج و یعنی بیرکردنەوەت هەمووی لای خواوە بێ جەلە جەلالوه و منبعی قسەکردنت منبعی مامەڵەت منبعی مێشکرد منبعی فکرت منبعی تعلمت منبعی هەڵسوکەوتت منبعی دەرەوە منبعی ناوە هەمووی خوای پەروەردگار بێ جەلە جەلالوه بۆیە ڕەمەزان هاتووە بۆ ئەوەی جارێک کە عیبادەتمان پێ ئاشناکاتەوە و ڕەمەزان ئەو ئەیامە معدوداتەیە کە خوای پەروەردگار باسی کردەوە فەرمێتی ئەیامن معدودات پێغەمبەری خوا کاتێک کە ئیستیقبالی ڕەمەزانی کرد بە ڕۆژووی شەعبان ئیستیقبالی کرد کە خوافیزی ژیە کرد بە ڕۆژووی شەوال خوافیزی لێ کرد بۆیە معنای ژیان لێرا دەرەکەوێت کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆیە تەشبیهی کردو فەرموویەتی هیچ کەسێ ڕەمەزان بگرێ و سیتە من شەوال کەئەنەما صام الدهر كله 365 ڕۆژی گرتووە کەواتە 365 ڕۆژ بساعاتها ودقائقها وثوانيها تۆ بێ لەگەڵ خوای پەروەردگار جەلە جەلالوه شتێکمان نییە کە ئینسان لە فەراغا بێ بەڵکو لە کاتی فەراغا فێری عیبادەتی کردنی خوا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب كاتك أتيت فرغت من الصلاة فرغت من العبادة يعني طواوي لعبادة نيوجكت فانصب نفسك بوشي وإلى ربك فارغب باشا بيمنالي لبين نيوجي بياني تان يوجي نيورو شن ساعاتي لبينها كواتي إما لفراغا بيبجين أما ممكنة أما ممكن نية بويا أم نيوجانك هاتوا هر هموي قريكا طازة أكاتوا أو قريا بستيك لبيني منو خواهي طازي أكاتوا نيبونوية هيج كاتنا بكسيك بڵێ مسلمانم یان کەسێ بڵێ خواناسم بڵێ فراغم هەیە بۆیە فراغ مەقتەلەیە فراغە خەڵکەکە لە مانای ژیانی لێتێک ئەدات فراغە مەزاجی ئینسان تێک ئەدات بوخاری بەڕەحمەت بێ ئەفەرمێ 1000 شێخم بینی 1000 شێخ هەمویان متفق بوون کە ئیمان یەزید وەینقص يزيد بالطاعات وينقص بالمعاصي واتە ئیمان زیادە کات بە طاعات کەمیش ئەکا بە معصیەت کەواتە هەچ کاتێ معصیەت هەبوو هەچ کاتێ سەرپێچی هەبوو هەچ کاتێ سروشکاندن هەبوو هەچ کاتێ تێپەڕاندنی خەتە سوورەکان هەبوو ئەو کاتە ئینسان ژیانی لێ تاڵە بێ ژیان لێ ناخۆشە بێ ژیان مەزاجی تێکەچێت یاخۆ ئینسان مەزاجی تێک نەچێ بابزانی بەنی ئیسرائیل مەزاجیان تێک چوو بۆیە خوا هەموو ڕۆژێک چی بۆ دابەزاندن منەوە سەلوە من و سەلوا گەزۆ و تەیرێکی بە بەرژاوی کوڵاوی سوورەکراوی بۆی دابەزاندن کە چیان یا موسى لن نصبر على طعام واحد فادع لنا ربك يخرجنا من بقلها وقثائها وفومها وعدسها وبصلها اخر تو تيري سورو كراوي اسمان غزو واز دي بين بلي حزم البيازا اما مزاج يكچونه بو انسان كاتك رفاقتي اخواله دس يعني اگر تعبيرك الراس به
نزیکی بینی خۆی و خوا لە دەست بە ئەو ڕەبتەی کە لە قورئانە دوو جار هاتووە بۆ دایکی موسا و بۆ ئەصحابی کەهف وربطنا على قلوبهم وربطنا على قلبها ئەو ڕەبتە نەمێنێ ئینسان وەزعی شڕە بێ ئینسان لە حاڵەتێکی زۆر ناخۆشە ئەژی هیچ مانایەکی نامێنێ بۆ هەڵسوکەوتی هیچ مانایەکی نامێنێ بۆ پیاوێک کە مێرد بێ پیاوێک کە باوک بێ پیاوێک کە مڕەبی بێ پیاوێک کە مامۆستا بێ پیاوێک کە دکتۆر بێ پیاوێک کە لە سەفەرا بێ پیاوێک کە لە ئیقامەیە بێ هیچ مانایەکی بۆ نایڵێ بۆیە ئەوە خوایە تەوازونی ئینسانی ڕاگرتووە خوای پەروەردگار کاتێک کە قورئانی ناردووە کاغەزی بۆ ناردوین ئەم کاغەزە پێکهاتووە لە کەتەلۆکی بەشەریەت ئەمە معجیزەیە 1400 ساڵە موجودە ئەم هەموو پلانە و ئەم پیلانەیان کردووە زدی خوا تحدای کردوون لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله كواتا تحدای کردوون بۆ لەبەرەی کەتەلۆکی بەشەریەتە هەر لە محەممەدەوەتە آخر خەلق لەسەر زەویە بۆیە ئەم خەڵقەی خەڵق کردووە خوای پەروەردگار هەر هەمووی بۆ ئەوەی عیبادەت بکرێت بۆ ئەوەی بناسرێت بۆ ئەوەی ذکر کرێت خوارقی لە کەسی تاوانبار نییە حاشا هەچ کەسێ لەم ڕەمەزانە معسیەتەکە خوارقی لێ نییە ڕقی لەو کەسەیە کە دوای معسیەت ئەڵێ بابە چیمان کردووە تەوبەی چی جارێ زووە خۆی چی کردووە وەکو باوکە ئادەم چۆن تاوانەکەی کرد پیاوانە یەکسەر وتی ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا ظەلەمنا ئەنفوسەنا بە ناوی خۆی و حەواوە قەزیەکەی ڕەفع کرد بۆ ئاسمان بۆیە خوای پەروەردگار ڕقی لە کەسێکە کە پشتی تێکە هل القرآن جاء مصطلحها هاتوا يعني ومن أعرض بشتيكدنا عن ذكري فإن له معيشة ضنكا معيشة ضنك أويك لا تسكت روسكية كأجي لا تاريخية أجيت لا نارحتيك ناخوشة أجي هیچ مانایەکی نامێنێ بۆ ژیان بۆیە لە منزوری ئیسلامەوە لە منزوری قورئانەوە ژیان پێک هاتووە لە عیبادەت هەچ کەسێ وەک گەورەترین مەقام بۆ ئینسان مەقامی عوبودیەتە پێغەمبەری خوا لەسەر ئەرز ئەفەرمێت سبحان الذي أسرى بعبده كاتك أجات أسمان أفرمي فأوحى إلى عبده كواتا مقام عبودية جوانترين وباشترين وباكترين وجورتين مقامه كشانازي في وقين بويا كاتك آخر لم برجينا آخر قسم حجاج بياكي بيني لدوري كعبة طواف يكت زورا قريا فارعنا ولا على كي زور وتي وتو كيت تي من خلقية من مو زور خوم بتاوان باوتي تو والي من ناسيت وتي ناي ناسم وتي أزاني برايكية وتي بيستومة برايكي آخرابكية براي خوي بو حجاج إن جاوتي أزاني من كيم من حجاجم تي أزاني من يجيم من عبدي خوام شانازي بعبوديتي كرت بويا كاتك زانان كهندي لم بابتانا باسا كان بتربية زانان أهل تصوف يعني باسي مقام عبودية هج كسي شانازي بمقام عبوديته أو مقام هويته لدس خوينيا وكو هويو هويو وكو هويو هەوێن و هەویر و ئاوات و ئاواز و سەمفۆنیا بەکاری بێنێ هیچ شتێک ڕووی تێ ناکات لە ناخۆشێکی ڕووی تێ بکە ئەوە قەدەری خۆیان چونکە شتێک نییە لای موسڵمان ناوی لغز بێ لغز نییە لە ژیانی ئیماندارە ئەگەر هەبێ ئەزانێ بۆ هەیە ئەگەر نەبێ ئەزانێ بۆ نییە کاتێکە شتێک ڕووی تێیەکە ناڕەحەتیەک ئەزانێ بۆ ڕووی تێ کردووە حتا يمشي على الأرض وما عليه خطيئة هەتا لەسەر ئەرزەوی کاو بۆ ئەوەی هیچ تاوانێکی لەسەر پێغەمبەر فەرمێ هیچ تاوانێکی لەسەر نەمێنێ ئەوێ بیا لە هێڵک بیا لە فیلتەر بم ناخۆشی و ناڕەحەتیە ئەگینا دینداری ئێمە ئەوە نییە کە ئینسان کە ئێماڵین ژیان پێگاتوە لە دینداری و عیبادەت ئەوە نییە وەک بەرزەکی باران بۆی دەرچی نەتوشی سەریەشەبی نەتوشی قاجی نەتوشی ناڕەحەتی و فەقیری و هەژاری بی بالعکس دینداری ئەگەر وا بووایە مؤەذینی مزگەوت دەوڵەمەندترین کەسی سەرزەویە بوو چونکە 5 ڕۆژ لە ڕۆژێکا 5 جار ئەو خەڵکە بانکا بۆ نوێژکەچی فەقیرترین و هەژارترین ئەم چینە چینی مؤذنینە کە پێغەمبەر ئەفەرمێ ئەطول ئەعناق یوم القیامە باڵایان بەرزە ملیان بەرزە باڵا بەرزن و دەنگیان هەمیشە لای خوا زوڵاڵە وەخوای پەروەردگار احتیرامێکی خاصی هەیە بۆ ئەو کەسانەی کە داوا ئەکات بۆ نوێژەکەی و خەڵک بانکەکات بۆیە دینداری پێکهاتووە لەوەی کە لەزەتکردن لەگەڵ خوای پەروەردگارە زۆر عەجیبە یەکێک گوێی لە ملیۆنە دۆلار بێ یان ملیۆنە دۆلاری هەبێ بۆیە ئەبێ ئینسان عیبادەت لەزەت وەکو ئەوە بێ کە ملیۆنە دۆلارەکەت هەیە نەک تەنها گوێت لێ بێ دیار پێشی بینە سەر بەرهەموو شعرەکان ئینشاءڵڵا بزانم خواپەرستی دینداری لە ڕوانگەی شاعیران و لە ڕوانگەی شاعیرە کۆنەکانەوە چۆنی بووە والله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين وعلى دەست و چاوتان خۆش بێ سپاس بۆ جەنابتان و ئەو میوانە بەڕێزانە ژێ خواهر بەخێر بێن
هیوادارین بتوانین توێشوویەکی کەمیش بێ لەم کاتە کورتە ان شاء الله کۆی بکەینەوە بۆ قیامەتمان. طبعا مەسەلەی عیبادەت لە لای با بڵێن ئەوانەی کە ئەهلی ئەدەبیاتن و بەتایبەت لە ئەوانەی کە زیاتر لە کلاسیک شتیان نووسیوە بەڕاستی چێژێکی تایبەتی هەبووە، یعنی تەنانەت ئەگەر ئاوڕێک بینەوە لە شعرەکانیان با بڵێن ئەگەر مەسەلەی ئاین دەرکەی لە شعری کلاسیکا لەوانەیە دوو دیوانی پاک و پوخت و جوانە بۆ نەمێنێتەوە. تەنانەت شاعیر زۆر جار کە باسی غەزەلێکی کردووە کە لەوانەیە زۆر با بڵێن باس لە عشقی مەجازی بکات زۆر دوور بێ لە بابەتی خواوە باشە بە مقارنە بە عشقی حقیقی، هەرچەندە پەیوەندی هەیە لەناو عشقی مەجازی و حقیقی. شەبەز مەبەستمان لە ڕۆزاهیرێکەوە سەیرەکەی بە جۆرێک لە جۆرەکان هەر ئاوڕێکی داوەتەوە، هەر جۆرێک لە جۆرەکان ئاماژەیە گوشێکی هەر بەکار هێناوە کە دەلالە دەکات لەوەی ئەم کەسە کە با لە عشقی مەجازی شابژی بەڵام هێشتا هەر تعلقێکی هەیە بەخواوە، هێشتا هەر دڵی بۆ دینێک لێ ئەدا. و بەتایبەت لەناو شاعیرانی کوردیشا الحەمدوللا کە زۆربیان متەمەسیک بوون بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەم شتە زۆر زۆر بەڕوونی پێیانەوە دیارە، یعنی بە هیچ جۆرێک نکۆڵی لەوە ناکرێکە لەناو ئەهلی شعرا لە کوردستان و لە دەرەوەی وڵاتی ئێمەش لەناو فارسا لەناو هەموو قەومەکانە کاریگەریکی زۆر زۆری ئاینی پیرۆزی ئیسلام بەتایبەت هەبووە لەسەر شعرەکانیان و توانیویانە با بڵێن مەقامیش ببڕن لەو ڕێگەیەوە. بۆ نمونە ئەوانەی کە زیاتر تەقەڕوبیان هەبووە لە خواوە جەل جەلالهو توانیویانە ئەرزشێکی زیاتر بە شعرەکانیان بدەن، توانیویانە تەسویرێکی زیاتر لە شعرەکانیان وێنای جوانتر و باشتری تیادا بکەن. کەواتە خواپەرستی لە لای ئەهلی دڵ با بڵێن لە لای ئەوانەی کە متعلقن بە خواوە و ئەگەر بەدیوە هونەریەکە تەماشای بکەین کە مەشغوڵی شعر نووسینن، مەشغوڵی هەر بابەتێکی تری با بڵێن ئەدەبین بە تەواوەتی دین باڵی کێشاوە بەسەریانە و تەئسیری هەبووە لەلایەن. یعنی بەتایبەت لە شاعیرانی کلاسیکا من ئەوەندەی مطالعە متابعەم کرد بێ شاعیرێکم نەدیوە بە جۆرێک لە جۆرەکان متعلق نەبوو بێ بە دینەوە و نمونەشمان زۆرە لەسەر ئەوانە. طبعا ئەگەر سێرێک بکەین لە نالی ئەڵێ مەحوی ئەڵێ بێخود ئەڵێ هەموویان ینی هەمووی ئەهلی دین بوون. بڕۆ بۆ نمونە شاعیرانی فارس زۆربیان ئەوە مەولانایە حافظە سعدی، ینی کەسێک شک نابین کە کلاسیکی نووسی بێت بەڵام پێوەست نەبوو بێ بەدینەوە و هەتا ئێستاش ئەو شاعیرانی کە لەم سەردەمی خۆشمانە هەن و بە کلاسیک ئەنووسن بە جۆرێک لە جۆرەکان سەرچاوەیەک لە سەرچاوەکانی ئیلهامیان بریتە لە دین و لە بریتە لە با بڵێن ژیانی خواپەرستی کە تەئسیر و ڕنگدانەوەیەکی زۆری هەبوو لەسەریان. دەستخۆش بێمەوە ساودێر تاڵەن کاک دکتۆر سێبوو هەڵا نەبم دکتۆراکەت بەراوردی نێوان ئەدەبیاتی فارسی و کوردیە زۆر باشە خۆشحاڵم کەمڕۆ لێرە ئێوە تەمەنە شەوی ڕەمەزانین خواشاییدا حەزم لە پیاهەڵدان نییە بەس مامۆستا ئاودێر کە ناسراوە بە دامی توانم بڵێم لە خانیەوە بۆ نالی و لە نالیەوە تا نامی سەردەمی مامۆستا عەبدولکەریم و دەڕیس و من ئیزافەیەکیشم بۆ کردوڵێن تا دامی ئینشەڵڵا خامەکانی زۆر جوانن لەو ئەدەبیاتە کلاسیکە. جا پێم خۆشە مامۆستا ینی حەزەکەم بە دامی بانگت کەم وانە خۆشترە مامۆستا دامی خامەیەکت لەگەڵ خۆت هێناوە لەم مەجلیسەمان بۆ ڕەنگین ترکەی سەرچاو لە خزمەتانە دەستەکانە خۆش بێجاتە تۆ حازرێکی هاوکارانم وابزانم ئەڵێن ئەم مایکە ئیشەکە بامنیش بۆ دڕێکم پۆزێک گوێت لە هین بێ ئەمە بزانم ئەوە زۆر باشە بێ مامۆستا باشە زۆر باشە ئەگەر تۆ نزیکیەکەیتەوە لە مایکەکە وابزانم بخوا مایکەکە لەمە زیاتر ناجوڵێ مامۆستا باخۆم نزیک ببمە زۆر باشە دەستخۆش ئەوەش سوڵێنێ با یەکەم شعرمان پێشکەشکەین بە ڕۆحی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وطبعا ئەوە فەزلی جەنابتان و جوانبینی ئێوەیە ئەگەرنا ئێمە بەڕاستی هیچ نین لە مەسائلی شعر و ئەوە هەر
وەک ئەڵێ دەردە دڵێکە هەموو کەسێک دەتوانێت دەردە دڵی خۆی بکاتر لەوانەیە ئێمە دووسێ وەزنێ قافیەک شتێکمان یابێ بە شعرەکە بە نووسینەکە تەنها ئەوەیە گەرنا علمێکمان لەو بارەیەوە پێ نییە. سەلامەتی گەورەی سەربارز بن. بۆ ئەم مایکە باشترە بێت. تەیری ئازادی لە باغا کەوتە نێو داوی قەفەس. تەیری ئازادی لە باغا کەوتە نێو داوی قەفەس هەر کە بۆنی تۆ نەما ئیتر بڕا ئاخر نەفەس. مەیلی جێژوان و هەوار و مێرگوزارم کردووە بۆیە دڵکەوتۆتە نەغمەی شعر و بازاڕی هەوەس. بۆ شەرابی کامەرانی ئاوی ئەسکەندەر چییە؟ هەر خەیاڵی تۆ هەزاران ناکەسی کردبوو بە کەس. گەر کەسێ بێت و ببینێ دەفعەیەک ئاساری تۆ شیوەنی چاتر دەبێ نەک شیوەنی قەیس و خەنەس. بێمە سەرباسی جەماڵت دەگڕەبی لاڵ بێ زوبان چۆن بکەم یادت عەزیزم من بە ئەشعار و بە نەس. دامی تەک زومڕەی ڕیاکاران لەگەڵتا نادەژی خەیلی ئاواتم ئەوەس تەک تۆ نەجاتم بێت و بەس. خوا دەست خۆش بێ ماوە سادامی تەمەن ئێستا دکتۆر زۆر کەم خەڵک بە کلاسیکە نووسێ ئاسێکی زۆر جوان و بەرزی هەبوو لەخواسە کۆتوی سەبەرزم سەبەرە سەبەرزم. بۆچی بزانم کاکتۆ بۆچی وایە ئەوەی مەهۆسا شوان ئاماژە بۆەکە بۆچی بە کلاسیک کەمتر خەڵک نووسێ لە کاتێکا زۆری نەژە چێژ لە کلاسیکەکان وەرەگرێت لە بابەتی عرفانی و ئەدەبیستانی. وەڵاهی ئەگەر بە زمانێکی زانستی کورت وەڵام بدەمەوە لە ڕاستیا نووسین بە شعری کلاسیک پیاوی خۆیەوێ ئەبێ ڕاستەکەی واڵێن بەو شێوازە نییە کە وا بزانرێت نووسین بە کلاسیک ئاسانە چونکە جەنابتان نەزانن نووسین بە کلاسیک زۆر جار پێویستی بەوە بە یەک دنیا کۆمەڵی زانست هەیە ئەبێ ئەو کەسە کێژناسی بزانێ علمی عروس بزانێ ئەبێ ئەو کەسە ڕەوانبێژی بزانێ ئەبێ ئەو کەسە وەکو ئەڵێ توانایی چڕکردنەوەی شتەکانی هەبێ زۆر جار لە بەیتێکە ئایدیایەک مەفهوم لێ بگەیەنێ یا لە چەند بەیتێکە. بەڵام بۆ نمونە لە شعری ئازادا ئەکرێ بۆ نمونە جاری وایە یەک قەسیدە هەمووی باسی یەک شتەکە بۆ نمونە ئێمە لە شاعرانی لە مۆدێرنا یا بە بڵێن شعری نوێە جاری وایە قەسیدەیەکی درێژمانەیە هەر هەمووی باسی یەک بابەتەکە. بەڵام لە شعری کلاسیکە ئەگەر چی بە مطلقی وانە زۆر جار بڵێن لە غەزەلێکی نۆبیت دەبێت تا جاری وایە باسی 4-5 بابەتەکە بەڵام زۆر بەچڕی کە وەکوڵێ ئەوەنە بەچڕیە پێویستی بەوەیە بێ ڕاوەی بۆ بکەی ڕاوەی وردی بۆ بکەیت لەبەر هۆکارەکەی ئەوەی بە تێکەڵکردنی زمانەکانیش دکتۆریانی زۆر جار دەبینی لە یەک تا زمانی عەرەبی و کوردی و فارسی و هەنێ گوشەی تورکیشان تێکەڵ کردووە لە کۆنا. ئێوە ئەوستا شاعران بە شارەزای لەهەجەکانیش بن لەهەجەکانی ناوخۆ. ڕاست زۆر ڕاستە. دکتۆر سێبوون هەر دەربارەی چۆن ژیانمان ئاوێتەی عیبادەت بکەین. مامۆستا دیاریش فەرمووی خۆ ئێمە لە بینی نوێژەکانە یا ئەو کاتانەی لە عەمرەنین لە حەجین یان لە عیبادەتێکانی لە ژیانی ئاساییین. چۆن ئەم ژیان ئاساییە ڕەنگە لە مەجلیسێکی ئەدەبیا بین لە مەجلیسێکی کۆمەڵایەتیا بین لە وانەوتنەوە بین لە دەرس بین لە گوێگرتن بین چۆن ئەمەش هەر عیبادەت بێ بۆمان چۆن ژیانمان ئاوا تێکەڵکەینەوە هەر هەنگاوێک بنین وابیکەین بەنیەتەوە بیکەین کە ئێمە لە پێناو خوای گەورەی ئەم هەنگاوانەی. وەڵای جا مامۆستا پرسیارێکی زۆر جوانە بۆی قسەکانی من ئیشەڵا لەگەڵ قسەکانی جەنابی مامۆستا پێکەوە وەکۆڵێ تەواوکەری یەکتری بن چونکە ڕەنگە خوێنەر ئەگەر با بڵێن ببورن بینەر ئەگەر گوێی لە قسەکانی جەنابی مامۆستا و قسەکانی من گرتبێ هەستی بە جۆرە لە بۆشایی کردبێ هەندێک بۆشایی بۆ نمونە من یەکێ لەو قسانە کەوتم هەندێک لە تێڕوانی ئیسلامەوەی کە ژیان بێمانایە بێ مانای بدەینێ ینی بۆ یا بۆ نمونە ئەوەی کە ئەرکی جەنابی مامۆستا فەرمووی ئەرکی مرۆڤ ئەوەیە ڕاستەوخۆ باسەن بەندایەتی بکە بەندایەتی ڕەنگە لە مێشکی خەڵکی ئێمە زۆربەی کات مامۆستا خەڵکە ئەوترێ بەندایەتی مێشکی بۆ پەرستشەکان ئەڕوا زیاتر بۆ نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەم شتانە لە کاتێکا ئێمە ئەزانین کە بەندایەتی مانایکی زۆر فراوانی ئەنجا من ئێستا یەک تەوزیح هەیەم کە لە شوێنێکە ئیمام ئیبن تەیمیە کە زۆر جار وەکو نمونەیەک بۆ ئاراستەیەکی با بڵێن ئوسولی و سنەتی و ئەمانە زۆر جار باس ئەکرێت وانە لەگەڵ کەسێکیش لەم لاوە کە حەلاجە زۆر جار وەکو عارفێکی هەندێک جار یاخیش باسەکرێ یانمانە
قەناعەتم وایە دوانە ئێستا یەک ئەگەر مەجال هەبێ بەسمەوە بەیەکەوە هەردووچیان مەفهومی عیبادەتیان بەو شێوە تێگەشتون کە جەنابی مامۆستا فەرمی. طبعا ئێمە بەڕاستی من لەبەرەی بە تۆزێ بە منهەجی قسە ئەەکەم بمبورن بۆی دوای هەپۆی مووی پێوەستەکەمەوە بەیەکەوە. ئێمە باسمان کردمان ژیان ئینسانی مسلمان کەسی باوەڕدار باوەڕی وایە کە ژیانمان نادارە ئێمە بێ ماناکەی بدۆزینەوە بەشێکی وەیە بەشێکی ژیان خۆی بێمانای ئەمە بێ مانای بدەینێ. طبعا کاڵێن ژیان بێمانایە ئێمە بێمانای بدەینێ بە مانای ئەوە ناکە یعنی ژیان شتێکی خراپە بەو مانایە بەو مانایی کە ئێمە ئەبێ وەکوڵێ پڕیکەینەوە بەشت ئەگەر تعبیرەکە گونجابێ وەکو شتێکی بەتاڵ وایە ئێمە بێم شتە بەتاڵە پڕکەینەوە بەشتی بە نرخ هەر بەڕاستیش ئەگەر سەیریکەین حەقیقەت وایە ئێمە تەمەنی ئێمە هەرێکە لە ئێمە مامۆستا 60 ساڵ ئەگەر هەرە زۆرەکەی بێ بەراورد ناکرێ بە تەمەنی ژیانی دوای مەرکە هەتاییە کەواتە تۆ ئەبێ ئەم ژیانە بکۆڵێ وا پڕکەیتەوە کە بتانی مانایەکی وا گەورەی بدەیتێ کە شایانی ئەوە بی کە لەوێ هین بیت بەس گرنگترین شت بەڕای من ئەوەیە نەک بەڕای من بەڕای ئەوەی کە من لە ئیسلام حاڵی بووم ئێمە گرنگترین شت ئەوەیە مرۆڤ جارێت دنیابینی چۆنە ئەوەی کە لە زمانی شەرع پێوتری عەقیدە پێوتری عەقیدە یعنی بۆیە ئینسان من هەموو جارێ وەکو جۆرە لە نوکتەش ئەڵێم هاوڵی پێغەمبەری خوا هەبووە دوودی خوای لەسەر بێ کە نوێژی نەکردووە کە ڕۆژووی نەگرتووە ئەمە قسە ڕەنگە سەیریش بێ تا ڕوونکردنەوە ئەم بمبورن دوو لە ڕووی جەنابتان وینیش عارەقیشی خواردووە ئەچێتە باشتیش ڕەنگەی پێ بڵێ چۆن شتی وایە بڵێ هاوڵی پێغەمبەر هەبووە دوودی خوای لەسەر بێ کە ئیمانی بە پێغەمبەر هێناوە ئیمانی بە یەکتاپەرستی خوا هێناوە بەڵام ئەم کەسە پێشەوە وەفاتی کردووە کە نوێژ فەرز بوو بێ لەسەری پێشەوە وەفاتی کردووە کە با بڵێن ڕۆژوو لەسەری فەرز بوو بێ پێش ئەوە وەفاتی کردووە کە عارەق حرام کراوە پێمە زانین عارەق لە مەدینە حرام کراوە یعنی قسەکە ئەمەیە کە کەواتە ئەم هاوڵە بەچی ئەچێتە باشت بە نوێژ نەچوێتە باشت بە ڕۆژ نەچێتە باشت بە عارەق خواردنیش وەکوڵێ خوای گەورە نەیخستووەتە ناو جەهەنەم کەواتە بەوە چووەتە بەهەشت کە ئیمانی بە یەکتاپەرستی خوا و بە ڕاستی و دروستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێناوە کەواتە ئەمە قسەیەکی زۆر گرنگە ئەمە قسەی دکتۆر شەریعەتیشە کە قسەیەکی دروستیشە بەڕاستی کە خوێندنەوەیکی دروستی کردووە بۆ با بڵێن سنەت و سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە کەواتە دنیابینی گرنگترین مەسەلەی مرۆڤە زۆر جار ئێمە ئەزانین جاری وا هەیە ئەمە لە ئیسلامە کەسێک نیەتی کارێکی چاکە هێنێ ڕەنگە توانای جێبەجێکردنی نەبێ مامۆستا کەچی خوای گەورە خێرەکەی بۆ ئەنووسێ کەواتە نیەتەکە بریتێ لە چی لە دنیابینی لە دەرونیەکی پوخت بەرامبەر بە خوای گەورە ئەمە مەسەلەیەکی مهمە هەر لەبەرەوەشە مەولانا ئەڵێ ئادەمی دی دەست و باقی پوست دەست دید ئانەست ئان کە دیدی دووست دەست ئەڵێ مرۆڤ بریتێ لە دنیابینی و هەموو شتەکانی تری لە دەرەوەی دنیابینی وەکو پێست و وەکو توێکڵ وایە کەواتە ئێمە چی بکەین بەڵام دیێری دۆمەکەی یەکسەر ڕوونیەکاتەوە مەبەستی چیە ئەڵێ دید ئانەست ئان کە دیدی دووست دەست بەڵام دنیابینی ئەبێ چۆن بێ ئەبێ دنیابینی وا بێ کە دۆست بۆی دیاری کردوین دۆست مەبەستی خوایە یعنی من ئەبێ وا سەیری ژیان کەم کە خوا بۆی دیاری کردوم وا سەیری مەرگ کەم کە خوا بۆی دیاری کردوم وا سەیری ئەرکی خۆم کەم لە ژیانە کە خوا بۆی دیاری کردوم وا سەیری تەنانەت خێزان و مناڵ و ئەمانە بکەم کە ئەمە ئەمانەتێک کە خوای گەورە سپاردوێتی بە من لە تاقیکردنەوەی کام لە کاتێکی دیاریکراوی موقەتە بەو شێوە سەیریکەم یعنی کەواتە تێڕوانینی من ڕۆحی مەوزوعەکەیە بۆیە ئێمە باسمان کردوتمان مانای ژیان پێویستە بزانین و ئێستش بۆیە جەنابی مامۆستا مەسەن زۆر جار خەڵکێک هەیە بەداخەوە کە لە کۆمەلگای مەشام دیاردەخەری کە مەترسێکی گەورەیە مەسەلەی خۆکوشتن یعنی زۆر جار کەسێک ئەبینین لە زمانی قەدیما یا لە باوباپیران ئێمە زۆر بەدەگمەن کەسێکمان ئەمان بیست کە خۆی بکوژێ دەستی بشێتە خوێنی خۆی بۆچی چونکە باوەڕی بەوە هەبوو کە ژیان هی خوایە باوەڕی وابوو ئێمە بەندەی خوین باوەڕی وابوو کە ئێمە ئەبێ مانای ژیان بدۆزینەوە و بەو شێوەیە ڕەفتارکەین کە خوا بۆی دیاری کردوون لەبەرەوە کە تووشی ناڕەحەتێکیش بووایە بەو شێوەی کە جەنابی مامۆستا فەرمووی باوەڕی وایە ئەمە حکمەتی خوایە ئەمە خوای گەورە من تاقیەکاتەوە ئەم ناخۆشەی کەتی بم خوای گەورە خۆی ئەزانێ عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم بەڕاستی لەبەرەوە شتیوان نەبوو بەڵام ئێستا بەداخەوە ئەبینی قوتابیەکی پۆلی 12 کاتێک کە نمرەی پزیشکی نایەنێ یا نمرەیەکی بەرز نایەنێ ئەبینی خۆی کوژێ کەواتە ئەمە تێگەشتنی کێشە لێرایە کێشەی دنیابینی هەیە بەڵام هەر کەسێکی تر ڕەنگە بۆ نمونە
من خەڵکی مسلمانی وە ئەناسم کە زەرەری ینی زۆر گەورەی بەسەرا هاتووە ینی لە کاتێکا کە کاتی گرانیەکە بووە من کەسەکە خۆی ناسم بە یەک جار 400,000 سویسری زەرەر کردووە کە 200,000 قرز بووە یعنی 200,000 خۆی بووە 200 تریشی قرز دووسەکەی خۆی ڕۆشتوە 200 قرزیشی ڕۆشتووە بەڵام ئەم پیاوە چونکە باوەڕی وا بووە کە خوا یاوێتی و خوا پێیاتەوە خۆی نەکوشتووە بەڵام خەڵکی تریش ئەناسم من حەز ناکەم ناوی کەس بڵێم کە کاتێ پارەی 25 دیناریەکە 25,000ەکە ئیلغا بوویەوە لە حکوومەتی عێراقیەوە خۆی کوشت یعنی کەواتە ئەمە دنیابینیەکە مەسلەیەکی گرنگە اینجا من وا ئەگەر دەرفەت هەبێ من حەزەکەم بڵێم عارفان تێڕوانینیان بۆ هین چی بووە بۆ ژیان چی بوو چونکە ئەمە عارفەکان ئێمە تقریبا ئەوەی ئیسلاممان وت بەس عارفەکان ئەگەر شیکەینەوە وەکوڵێ ئەمان هێناویانە بلا تەشبیه وەکو چۆن هەنگ با بڵێن کە ئەچێ لەسەر گوڵ و لەسەر ئەو هینانەی کە هەڵاڵە شتانەی کە ئەی مژێت دوایی هەنجوێنی لە دروستەکە عارفە مسلمانەکانیش بەڕاستی لە قورئانی پیرۆز و لە فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە کاتی ئەمانیان هین کردووە هاتوون ئەمان بەکۆڵێت پوختەکەیان هین کردووە ئێستا بۆ منە مامۆسا جەنابی مامۆسا باسی مەولانای ڕۆمی کرد مەولانای ڕۆمی یەکەم شاعیری فارسە کە زۆرترین اقتباسی بە قورئان کردووە یعنی لە هەموو ئەدەبیاتی فارسا کەس ناگاتە مەولانە کەس ناگاتە مەولانە ئەنجا لە ئەدەبیاتی کوردیش ئێمە هەمانە بەڵام مەحوی زۆر اقتباسی بە قورئان کردووە من ئێستا نامەوێت باسی وکەم بەس بۆ نمونە ئێمە ئەگەر سیرکەین عارفانی مسلمان تێڕوانینیان بەرامبەر بە ژیان چی بووە هەندێکیان تێڕوانینی ئەرێنیان هەبووە ینی پۆزتیفیان هەبووە باوەڕیان وا بووە بۆ نمونە دیارترین ڕەگەزی ئەو تێڕوانینە ئەرێنیە باوەڕیان وا بووە کە ئێمە لەم دنیا میوانی خوین ئێمە میوانی خوین جا طبعا ئەگەر بێنە سەر حەقیقەت ئێمە ئەزانین کە خوای گەورە ئەفەرمێ دوای ئەوەی کە ئادەم ئەو تاوانەی کرد کە جەنابی مامۆساش ئاماژەیەکی بەپەلەی کرد بەهین ئێمە دوای گەورە خوای گەورە فەرمووی لە سوورەتی بەقەرە قلنا اهبطوا منها جميعا کەواتە ئەگەر بێنە سەر حەقیقەت ژیان ئێمە وکۆڵێ خوا ئێمەی هێنایەتە سەرزەوی لە بەهەشتەوە ئێمەیان هێنایە سەرزەوی ئێمەی هێنایە ناو تاقیکردنەوە و ناڕەحەتی بەڕاستی إن الإنسان لفي كبد لقد خلقنا الإنسان في كبد يعني إنسان خواي جوره هنا يوتي زور نارحتي هنا يوتي وإنسان بنارحتي دروس بو يعني إما دايك مان كإما إلا دايك بي يا كاتك إما لسكي دايك مان دروس بين أو دايك فقير مان لنا راحتي تالا دايك بين لا دايك جبين هل لنا راحتي بشيدان مان وبشونكوني سلوشتي دنيا واي إما لاوازين إما نخوش كبين إما بيرا بين إما أمرين كواته أصل جانا ئەگەر بێتە سەر حەقیقەت بەشێکی ناڕەحەتیە بۆیە ئەڵێن بێمانایە ئێمە ئەبێ بێمانایە مانای بدەینێ چۆن ئەم ناڕەحەتیە بگۆڕین بە خۆشی چۆن بیگۆڕین بە ئامانجداری بە ئامانجداری بکەین ینی مەبەستەکە ئەمەیە کە ئێمەڵێن بێمانایە بەمانایەوە ناکە ئێمە وەکو وجودێک بیرکەمەوە بڵێم ژیان عەبەسە من یەکەم جار بتم بس بۆ نمونە ئەوانە کە وەکوتم باوەڕیان وایە ئێمە میوانی خوین لەسەر زەویە قلنا اهبطوا منها جميعا فإما خوای گەورە فەرمێ فإما يأتينكم مني هدى فمن تبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون يعني ئەوە ئەگەر شوێنینکەوێ وەکۆڵێ ئەوە هیچ کێشەیەکی نابێ و خوای گەورە وەکۆڵێ ئاراستەیەکا بەرەو ئاراستەی دروست و کێشەی نامێنێ بۆ نمونە ئێمە مەولانای ڕۆمی ئەڵێ چی ئەڵێ جملە میهمانان در عالم وەلیک کەم کەسی دانێت کە ئەو میهمانی کیست ئەڵێ ئێمە هەمومان میوانی خوین لەم سەر زەویە بەڵام بەداخەوە ئێمە لەبیرمانەچێتەوە کە ئێمە میوانین و خوا خاوەن ماڵەکەیە ئێمە میوانین ئێمە زۆر جار وامان لێمان تێگەچێ وازانین خۆمان خاوەن ماڵەکەین بۆیە بیر ناکەینەوە بەو شێوەیە ڕەفتار ناکەین کە خوا پێی خۆشە ئەجینا من ئەگەر وا بیرکەمەوە کە من میوانم من ئەگەر خانوویەکەمەیە ئێستا ئەبێ بیرم بێ کە من بەجێ ئەڵم چونکە ئەو خانووی من هەموو جارێکیش بن بە مناڵەکانی خۆمەڵێ مەڵێ من خانووی ئێمە کە ئێستا تیا ئاژین ڕۆڵە ئەگەر بڕێنەوە بگەڕێنەوە بۆ 100 ساڵەمەوە پێش زەوی پیاوێکی تر بووە کشتتوکاڵی لەسەر کردووە گەڕێتەوە بۆ 200 ساڵ بەر لە ئێستا زەوی کەسێکی تر بووە ئەمە ئەگەر زینومانکەنەوە هەرسێکیان لە پاڵیاکدانێن هی کاممانە هیچ کاممان نییە ئەگەر بێتە سەر حەقیقەت هی خوایە يعني كواتا أما جملة مهمانا در عالم ولي كم كسيدانت كيو مهمان كيست أما تروانين كي نرينية بلين أرينية باشك باور رواية إما رزد جيراوين خواي جورا إما هنا وتأم دنيا ميواني أبين أما بابلين تروانين كي أرينية بلام ترواني جوري دوامي تروانين دشيان تروانين كي نرينية يعني جيان باش شتيكي ناباش أبينه عارفة كان كالين ناباش بمعنى أو ناك خرابة بمعنى أوي بون منا باور رواية جيان زندانة
مثلا أبو بيغمري هو صلى الله عليه وسلم فرمي الدنيا سجن المؤمن وجنة الكافر وأنا ما مصا كواتب عارف كان يجلم فرمودوا باور يعني بوه هنا وكدنيا بريتيل لزندان حقيقة جوايا يعني إما قربين نسأل حقيقة أو توانایی کە خوای گەورە لە مرۆڤ دروستی کردووە ئێمە زۆر لەوە گەورەترین کە تەنها لە ماوەی 6-7 ساڵا بژین ئێمە ڕۆحمان زۆر لەوە گەورەترە خوای گەورە بۆ شوێنێکی زۆر گەورەتر لەوە دروستی کردوین کە لە شوێنێکی بەرتەسکی وەکو دنیا بین بەڕاستی بۆیە هەر مەولانە خۆی ئەڵێ من ئەس بەڕای مەسلحەت دەرحەبسی دنیا ماندەئەم من ئەس کوجا حەبس ئەس کوجا مالیکی ڕادزدیدەم ئەڵێ من بۆ مەسلحەتێک ئامانجێک يعني وكو عارف يقول من بو مصلحتك لم دنيا هم ها خواه نامية بو أوي من وكو هناك وكو آمانجي بنداتي خوم جيبا جيكم ومن ببن با وكو بيام جيني ريشي خوي تبارك وتعالى كبندكاني خواه أراستب كم برو خير بوي الله من أسبراي مصلحة در حبس الدنيا ما دام دنيا بحبس تشويهك بلان دعاء الله من أسكجا جينا أجر وانا من أسكجا حبس أسكجا مالكي رادز ديدام أصلا مالكي مزيو آخر مالكي مزيو تاسجن بكريم للدنيا يعني كواتل ليرا تشبيه دنيا بزندانك أما جورك للتشبيه تشبيه شيء تركوا دنيا يا جاني دنيا قفزة إما من هندجار شعر كان كبنبرن شو كاتي أو من أبو زور بقرمه بو هني هندجار كش نمونة كرديم هي بكردية هنا هندجار نمونة فارسي هي بفارسي هي هنا قرن جوي أمانجك معني به إما دواجار شهرستانتي إسلامي شهرستانتي هموم نتوه مسلمان كان فداخل وزوج على بر مسألة نتواتي وماليات وجواني كان يكترينا بينين كابرايشي ترك جواني كان مني كردنا بينه كابرايشي فار جوان من جواني كان كابرايشي فارز عرب نابينم براسي كما هلايا براسي إما همومان برايشين وهمومان لكولتوري دولمان وبنرخي إسلاما هاو بشين يشعل شاعر جوركاني فارس بناوي همامي تبريزي الله مرغي باغي ملكوت منية مز عالمي خاك آدمي آور درين ديري خراب آبادم الله من بالنديكم ك مرغي باغي ملكوتا من لبهشت أبوم يعني من بالندي بهشتم بلام ئەوەی کە بووم بە مرۆڤ و دوای ئەوەی کە هەڵم کرد هاتمە سەرزەوی شومە ناو قەفەزی دنیا تەشبیهی دنیای بە قەفەز کردووە و هەر لێرە شاویستم ئەوە بڵێم جیاوازی تێڕوانینی ئینسانی مسلمان لەگەڵ تێڕوانینی کەسێک کە پوچگەرا بێ یعنی تێڕوانینی بۆ نمونە کەسێکی وەکو مەولانا بۆ ژیان تێڕوانینی کەسێکی وەکو خیام بۆ ژیان یعنی ئێمە گەر سیرکەین زۆر بە کورتی بڵێم یەکێک لە لێکۆڵەرە گەورەکان کە بە ناوی ئارشی نەڕاقی کە لە ئەوروپا دانیشێ شتێکی زۆر جوانی بەراوردێکی جوانی کردووە لە نێوان تێڕوانینی مەولانا وەکو عارفێکی مسلمان و خیام وەکو کەسێک کە با بڵێن تۆزێ پوچگەراییانە سەیری دنیاکە دەڵێ دنیا چەند کاتێکی کەمە وەرە ڕابێرە خۆشی بەخۆشی بەسەری بەرە چونکە تۆ سبەی نەبیتەوە بە خاک و ئەبیتەوە بەین و لەبەرەوە ئەم فرسەت ئەم هەلە بە فرسەت بزانە بۆ خۆشی و ڕابواردن طبعا ئەم تێڕوانینەی خیام ئێستا زۆر خەڵکەیە بەبێ ئەوەی ناوی خۆی بنێ خیامی وا بیرەکاتەوە بەڕاستی بە کورتەکەی ئەوەیە کە ئەڵێ با بڵێن مەولانا باوەڕی وایە دنیا ئێمەی مرۆڤ لە دنیا لە ناو قەفەزێکین بەڵام لە ناو باخێکە باخێکی خۆشە لە ناو لقی دارێک هەڵیان واسیوین ئێمە چیمان حەز لێیە یعنی مسلمان چۆن سەیریەکە وا بیرەکاتەوە کە پێویستی بەوەی ئەم قەفەزە بکرێتەوە بۆی بفڕێ دێ قەفەزکردنەوەکە بریتێ لە چی بریتێ لە مردن یعنی منی باڵندە منی مرۆڤ بریتی با بڵێن لە ناو قەفەزێکم کاتێ من ئازادە بووم و ئەگەمە ژیانی ڕاستەقینە و خۆش کە قەفەزەکەم بکرێتەوە ئەمە تێڕوانینی مسلمانە بەڵام تێڕوانینی نامسلمان وەکو خیام بە پێچەوانەوە وڵێ ئێمە لە ناو چیین ئێمە لە ناو دەوارێکان یان ڕەشماڵێکان بە تەعبیرێکی ئەو ئەم ڕەشماڵە لە ناویە هەندێک ئاو و هەندێک خواردن و ئەم شتانە هەیە بەڵام دەرەوەی ڕەشماڵەکە کە مەرگە تەشبیهەکە بە بیابانێک ئەڵێ ئێمە ئەگەر لە ناو ئەو ڕەشماڵە تەسک و بچووکین بەڵام ئێمە ئەگەر هەر جۆرە بێت لێرا بین باشە چونکە ئاو و خواردنێکمان هەیە بەڵام ئەگەر لە ڕەشماڵەکە بچینە دەرەوە بچینە ناو بیابان و دەرەوە ئەوە مردنە کە هینە بێت با بڵێن بەناوەچم کەواتە ئەو ژیان بە فرسەتێکی کاتیە زانێ ئەم ئاو و خواردن شتە بخۆ تا فرسەت هەیە چونکە دوایی کە مردی ئەچیتە بیابان و لە ناوچوون و فەنە ئەبی سیرەکە ئەم دوو تێڕوانینە زۆر دوورن لە یەکەوە بۆ نمونە
ینی ئێجگار دوورن بەڕاستی ئێستا بەداخۆ خەڵکێکی زۆر هەیە وا ئەژی بەسەراحەت وەکو قسەکەی یەکەمی واڵتەر سیس کەوتم کابراتی ڕوانی بۆ ژیان و مەرگ چۆن بێ ئەوە ڕنگدانەوەی هەیە لەسەر هەموو شتەکان بەڵام من ناتوانم جەنابی مامۆستا جەنابتان ناتوان وا بژین چکە من باوەڕم وان نییە کە ژیان وا بێت باشە دوتۆ ناوڕێکمان هەیە دواتر مامۆستا دیار باسیەوە کە ئەو دنیابینی مامۆستا باسی کرد چۆن دەکرێت بۆ کوڵی ڕاخەرێک بۆی کە بگەینە خواپەرستی و دینداری ئینشاڵڵا بە ئەو ناوبڕە دەگەڕێنەوە لاتان ئازان خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دواتر بەردەوام دەمین لەگەڵتان. يا من صليت بكل الأنبياء يا من في قلبك رحمة للناس يا من ألفت قلوبا بالإسلام يا حبيبي يا شافعي يا رسول الله بأمي وأبي فديتك سيدي صلاة وسلام عليك يا نبي حبيبي يا محمد أتيت بالسلام والهدى محمد حبيبي يا محمد يا رحمة للعالمين يا محمد يا من حليت حياتنا بالإيمان يا من بجمالك علمت الإحسان يا من نورت قلوبنا بالقرآن يا حبيبي يا شافعي يا رسول الله بأمي وأبي فديتك سيدي صلاة وسلام عليك يا نبي حبيبي يا محمد أتيت بالسلام والهدى محمد حبيبي يا محمد يا رحمة للعالمين يا محمد صلى الله على خاتم الأنبياء
چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵسم کوڕم هەزەوابای نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکات و هەر شۆنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. مناڵەکان چاوشارکی ئەکەین ئەبێ ئارام بماندۆزێتەوە. خێرا بەخۆمان بشارنەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ئەوە خەریکی چیت؟ بیگرن! جبسی دانە خۆشترین جبسە بۆ هەمومانە. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی نزیک نەخۆشخانەی توی مەلیکی تایبەت. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین. بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاترین. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە. ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە. بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. سێگە خاڵەجان بۆی چایکی خۆش دروستکەین؟ پێویستمان بە تێکەڵکردنی ئەنوا چا هەیە. 1 ڕوبە چای بۆ نار، 1/2 کیلۆ سیلۆنی بێبۆن لەگەڵ تێکەڵکردنی 4-5 جۆری تر لە چان.
جاتێکەڵەکەین بەدەستنا 1.5 لیتر ئاوە هێنین بنووسە تا هەشتا حو پلەی سیلیزی دەکڵێنی حێل و داچنی پەستەوە هەندێک تام و گوڵ و گیراوەی تری بۆ هەڵمێنی بیخوێنەرەوە و سەیری تێکەڵبوونی گەردەکانی چاگاکەی هەموو ئەمانەش لەژێر پەستانی پێش پلەی پاسکا کوڕەکەکەوەی ناوێ خۆ عیلمی زەڕە نییە چای مؤمین هەیە خۆمان تێکەڵەکەمان حازر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شوێنێک لێی بنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لازان و خۆشەویستان بەردەوام دەبین لە بەرنامەی سیگەوهەر لەگەڵ میوانە عزیزەکانمان ماوەسا دیار پێشتر پرسیاریەوەم کرد ئەو دنیابینی ماوەسا باسی کرد شاز لە شازەکان کە ئامادەسازی بکەین بۆی کە جوان دنیا ببین دەکرێت بە دنیابینیمان بگەین بە خواپەرستی بگەین بە عیبادەت و پەرستێکی دروست بەڵێ خۆی ئەو میوانیەی کە ماوەسا فەرمووی شێخی نەورسیە فەرمووی ئەلئینسان ضەیف وموظەف واتە ئینسان هەم میوانە و هەم فەرمانبەرە ڕاستە ئێمە میوانین بەڵام فەرمانبەرین لای خۆی عوبودیەتمان وەکو فەرمانەکەیە جێبەجێکردنی فەرمانەکەی خۆی پەروەردگارە وەکو فەرمانبەرەکەیە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام عەبدوڵای کوڕی عومەری گرت فەرمووی کون فی الدنیا کەئەنەکە غەریب بۆ تی خۆت بە غەریب بزانە لە دنیا بۆ ئەوەی دڵت لێیە بۆ ئەسڵی خۆت ئەسڵی ژیانە قلنا اهبطوا منها جميعا ماوەسا فەرمووی کەواتە ئەسڵی عیباد بەهەشتە هاتنە دنیاوە بۆ ئەوەی تووشی ئەم امتحانە امتحان اشتقاقی میحنەتە بۆ ئەوەی تووشی ئەم میحنەتە بیت بەڵام چۆن ئێمە بتوانین ئەم غوربەت و میحنەتە بکەین بە مینحە بیکەین بە هەدیە و خەڵات و دیاری خۆی پەروەردگار جەل جەلاله ئەمە بە شتێکی زۆر عەظیم ئەکرێ ئەویش ئەوەیە بە مەسئلەی ئیمان شڕکردنی ئیمان ئیسا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ نمونە ئەفەرمێ الدعاء سلاح المؤمن لە لەفظێکە الوضوء سلاح المؤمن كلمة سلاحي بكارهنا وصلى الله عليه وسلم سلاح أجر في شكل تيانا بيت هيج معناه كبت معناه نامنه ناتواني دفاع لخوت كيبي كواتا متكيل ما وصل على لقل تلاعب فرقي بيه أو كاتل لو أنا بقدر تلاقيش چونك قلتني وقت لاكنا به فبويا أو إيمان شركدنا وكخواي فرجال القرآن فرمي والذين آمنوا آمنوا خطابك بو أهل إيماني چی بينن كواتا تفعيلي إيمانا كواتا نوێبوونەوەی إيمانا كواتا لەم غەریبایەتیەیە کە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە هەر لە ئەساسی جۆ تەعزیب بۆ داناوین ولكم فيها فەرمێ متاع إلى حين متاع إلى حين متاعزەیە إلى حين لە زمانی عەرەبیە حەوت معنای هەیە حین هەر هەمووی باسی تۆزە کاتێکە یان سەعاتێ یان ڕۆژە یان ساڵێ یان كاتيك لكاتكان مثلا بونمونه فهل لقال أوي جاكوت فرميتي اهبطوا منها جميعا ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين كواتا تعزيجي بودانا من جل جلاله كواتا قريته بلاي پروردگار جل جلاله شلون تواني أم غربته بإيمان أم إيمانه شلون شركينه وشلون بريكينه بخواناسي بعبادت بصرف كردني كات 24 ساعتي بيداوي خواي پروردگار بو أوي لخدمت خواویستی خەڵگویستی خاگویستی خۆنەویستی لەما سەرفیکەی کات زۆر مهمە ڕەس و مالی ئیماندارە ڕەس و مالی ئینسانیەتە یعنی سەرچاوەی من و تۆیە چۆن بینای تیا بکەم چۆن بتوانم خۆمی تیا دروستکەم چۆن خۆم چڕکەمەوە لەگەڵ خوایە چۆن عیلاقەتم جوانترکەم لەگەڵ خوایە چۆن لەگەڵ خوایە عیلاقە خۆشکەم پێویستی بەم کاتەیە ئەم کاتە بقۆزینەوە هەوڵ بین ئیشی تیا بکەین هەوڵ بین حقيقتي كاتمان بو دركوي كايما بيك هاتوين لچن كاتي پیغمبري خو عليه الصلاه والسلام فرمي اعمار امتي ما بين 60 و70 عمري امته وقول الترمذي هاتو عمري امتكم لبيني شص وحفتها ايش شص صال روجانا 8 ساعات بخوي سي هشتي 24 كا تقسيم الشص بك 20 ساعات ولا خوي بيت تسال اجر روجي 8 ساعات بخوي كوات النظريه 8 ساعات تيربون خو اما نظريتي خاطئه بلكو خو اويا كانسان لسري رايت لسري رايتي وهي من خلق ناسم لم شاري ايما 4 ساعات خوي لشو روجك راشاتو هي اشكاليكي جينيه فبويا ابي ايما تيبقين لشي اقرينو بو شتيكي كه ربطي كينو كل خوم تيبقم يسال جناب ما وصى
زانیان مامۆسا جەناب چەند کەسیت جەناب دوو کەسی خۆت و خۆتیت تەنها نیت ئەو خۆت و خۆتی ئەبێ ئەوە خۆتی قورئان بۆ خۆت لێ ئەدەیت ئەوە خۆتی حەزەکەی گوێت لە خۆت بێ کەواتە ئەبێ خۆت بناسی ئەم خۆناسینە وامان لێ ئەکا کە ڕێز لە خۆم گرم کە ڕێز لە کاتم گرم کە ڕێز لە خاکم گرم کە ڕێز لە یعنی مانای ڕێزم بۆ بگەڕێتەوە لە هەموو شتەکان بۆیە پێویستە ئینسان ئەم دنیا ناسیە کە خۆی تعالی ئێمە خسۆتە ئەم بەبێ ئەوەی عریزە بین طبعا خۆی پەروەردگار هەمووی خەڵق کردووە بێ عریزە بۆیە ئەوەی لای خوا ئیش دەکا مادەیە لو كانت الدنيا تساوي عند الله جناح بعوضة ما سقى الله منها كافرا شربة ماء كواتا أجر الدنيا بقدر بالا مشوليك قيمتي هو إلى خوي پروردگار نيش كسيكي بيبروا قومي أو بخوه خوي پروردگار مادة لي أي مادة كزياتر دا بو نايدا بتويكي دينداري أصولي خواناس بو لبرويتو خواد نايو بمادة رابعي عدوي زور جار فرميتي ما عبدتك خوفا من نارك ولا طمعا بجنتك من عبادتي ناكم لبربه اشتكت يعني لترسي أجركت عبادتكم لأنك أهلي بو عبادت شو كتو شياري أويك عبادة بكم بويا أخوي پروردگار أفرمي إذا وجدتني وجدت كل شيء وإذا فقدتني فقدت كل شيء أجر من دوزي توا هموشتك أدوزي توا أجر من لدزبي دوزينوي خوا ولدزداني خوا لحظات بابزاني لحظات يعني تو جاري وهي أو هون صار فرموي دكتور فرموي صحابي كي بيغمر عليه الصلاة والسلام نيجي نكردو الرجوي نكردو يكسر شيء بهشتو بو لبروي وشكي كوتي ليس الطريق لمن صدق سبق وإنما الطريق لمن صدق أو قولي أبو بكر صديقة بو إلا دكسكي كمبشرين بالجنة بينجي لسردسي أبو بكر هنا يقول بيغمر عليه الصلاة والسلام ليس الطريق لمن سبق رقابو ونيا كبيج من هاتوا كبيجتو هاتوا إنما الطريق لمن صدق بو أكسية كصادقة رازقوية كلنا خوا راستك على الخويا كأم بيمانة أم عهدة أم اتفاقية هي لبيني خوي وخوايا أم قريبسته رازقوية فبالتالي أتشيت ونا وناخي أو كات الضمير وجدان إيشك أقرب قصيكي أقرب زماني فلسفيان أقصبكي أو كات الضمير أسود أبي وجدان أسود أبي تو كاتيك إسا أو كسانيك دينداري جنين كاتيك باسي مسائل عدلكن مسائل خيركن ألين أو شتيك ضمير مرتاحك ناخ مرتاحك خوي پروردگار كاتيك حرامكاني قدغ كردوه قدغكاني قدغ كردوه يعني بوت أما همو عقل كان خو يسلمين كأما خرابة خوي پروردگار شتيكي قدغ نكردوه كهرشي جيركانه كالشريعة لفقه بيوتي أهلي حل وعقد أما أنا خو هذا هم يكوكر وهم يالله مي قيزونه هم يالله مثلا دزي قيزونه بلام أو كاتيك أو صراع دروس بلا ناخا يسا كسيك الله من حزم لا خواردنا بحريجم بيني نفس الله برود زيبك تيرمك أو عقله بالنركي إيمانكي على بابه وتوتشيكي دزي حرامه عقل تداخلك الله اشتوانكي كابرا شهوتي هي الله من إلى قمنية دو زمان هي زي زواج وزي زنا برو زنا كبك الله كاكا آخر زنا حرام آخر بارو بينيته برو تيرمك هو عقل تداخلك الله اشتوانكي بويا أم صراعي كدروس تبيت زانایان ئەڵێن ئیمان دامەزراندنی زۆر قورسە بابزانن يعني دام جێگیرکردنی ئیمان لە ناخا زۆر قورسە چونکە ئیسە تۆ جاری وا هەیە جەنابەتی بۆ جەماعەت دراوسێکەتان نایەت بۆ جەماعەت لە منیش قۆسترە جوانترە باڵابەسترە دەوڵەمەندترە ئەیژڵێ لا يكلف الله نفسا إلا وسعها آخر ما فهمێکی سەقیمە لا يكلف الله نفسا إلا وسعها ئەوە ناگەێنێ بەڵکو لا يكلف الله نفسا إلا وسعها طاقەی کامل و وزەی پێبەخشیوین کە ئێمە بتوانین مامەڵەی پێ بکەین هەنگاوی پێ بنین چۆن ئەمە چیمان بۆ دروستەکە مەسائلی منافەسەمان بۆ دروستەکە لەو ئیمانەیە لە ڕاکێشانی ئیمانە ئیمان پێویستە ئینسان لە پێناویە تێبکۆشێ پێویستە ئینسان لە پێناویە نیزال و جیهاد و کیفاح بکات بۆ ئیمانە لە دەستنەیە شەیطان هیچ کاتێ پارەی منی ناوێ هیچ کاتێ خێزانی منی ناوێ هیچ کاتێ سیارەی منی ناوێ شەیطان تەماحی لە ئیمانم هەیە شەیطان بۆیە شەیطانە تەماحی تەنها لە ئیمانی خەڵک هەیە يعني كاتك الزفر في أبا كاتك المرصادة كاتك الرقابي توعية كاتك الدريك إلى دقاء ولا بنجروية بنجري داخل لكوني ديواروية تماحي لإيمانة كته بويا جورة ترينشد وكو سيد قطب في ظلال على جورة ترينشد لاي مسلمان إيمانة كيتي أبيها مو كاتو ساتي مراقبة بكا بو أوي جياني كي خوشي بو دابين بكا بو أوي أسودي بو دابين بكا بو أوي سعادة بمعنى جورة وفراوانية كي بو دياري بكا بو أوي بزاني شون ما ملكو لقل
خێرە لەگەڵ شەڕە. ئیمامی ابن تەیمیە بەڕەحمەت بێ لە مەجموعە فەرمێ عاقڵ ئەو کەسە نییە کە خێر و شەڕ لە یەکە کاتەوە. إنما الذي يعلم خير الخيرين وشر الشرين أو كسا عاقلك أزاني لدو خيرا كوامي خيري زورتر أو بكات أو دو شري كناچار يكاتو بكا كوامي كما أو بكات. أبي إيمان أبي إنساني ملتزمي متزني مسلماني إيمان دار بزانێت چۆن مامەڵە ئەکا لەگەڵ کاتەکانیە لەگەڵ ساعتەکانیە هەموو دقەیەک هیچ کاتێ لە قبرستان نەنووسراوە للکیباری فقط واتە تەنها بۆ گەورەکان قبرستان بچووک و گەورە و ئافرەت و پیا و پیر و هەرمووی کەواتە ئینسان ئەبێت لە هەموو کات و ساعتێکە ئەمەی لەبی بێ بۆیە پێغەمبەری خوا فەرمووی دڵخۆش نەبی بە دنیا کون فی الدنیا کەئەنەکە غەریب ئەو عابر السەبیل کە هەوو ڕێبوارێک مامەڵە بکە لەگەڵ دنیایە بۆیە ئیسا چاری وایە نوێژێکی بەیانیمان نوێژی بەیانیمان چەنەها نوێژی بەیانیمان لێڕۆ بەیانی هەڵەسین سەعات دەی بەیانی پڕ بەدەم پێکەن کەچی سیارەکەم دامێ بکە هەفتەیە بیرم ناچێتەوە ئەوەم تێگەینە کە خوا بۆ دروستی نەکردووم ئەوانە هەمووی مادەیە لە ئین عروەی کوڕی زوبەیر ناڵێن لە نوێژا قاچیان بڕیەوە وتیان ئینا لله وئینا ئیلەیه راجعون چی بووە وتیان قاچ بڕایەوە وتی بە ذاتی خوا هەستم پێ نەکردووە فەقسەکە زۆر مهمە ئەو قسەیە ئەفەرمێن لئین ئەخەدتە فەقەت ئەبقەیت ئەگەر بردت هێشتوتەوە هێشتا چوارم هەبوو دانەیەکە بردوسیانم ماوە ئەبێ ئینسان ئاوا مامەڵە بکە لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه سلف قامە دەست خوایە بەیانیان هەڵەسی جەناب لێرە خوازدا و باتەوە ئەم ئەرکە بەجێێنی مەسەلەن من لە زانکۆ دکتۆر لە زانکۆ ئەگەر خەلەلێکمانە بێت 100 تەلەفۆنەکەین بۆی غایبمان نەیەن سلفی ئێمە دەست پەروەردگارە جەل جەلالوه بۆیە هەموو کات و ساتێکمان دەبێت لەگەڵ خۆیان بەرینە سەر خوای پەروەردگار جەل جەلالوه حەزەکات بەندەکانی حڕیەتی کاملی پێداون حڕیەتی کامل مزگەوت هەیە و من خۆم لە وڵاتە عەرەبیانە یعنی بینی ومانە دوو لە ڕووی جەنابتان و بینەر و بیسەری بەڕێز و ئەم شوێنە مبارەکە بەرامبەر مزگەوتەکە مەلهایە ئەمەیە کە ئیمامی شاطبی ئەفەرمێت دوو ڕێگا هەیە لە دنیا ئەبێ دانەیەکیان ئیختیارکەی چونکە لە قیامەتە ئەو دوو ڕێگایە بەهەشتی مەحضە و جەهەنەمی مەحضە یان خەیری مطلقە یان شەڕی مطلقە تۆ بەیەکیان ئیختیارکەی بۆ ئەوی لەوێ شوێنت دابین کرابێ شوێن دابینکەی بۆ خۆت بۆیە ئەم مەسئلەیە زۆر گرنگە مامەڵەکردن لە کە هاتوویتە ئەم ژیانەوە پێویستی جەنگە جەنگ جەبهەیە پێویست لە بینی دوو قەوسین قەوسی مەوت و قەوسی میلاد لە بینی میلاد و مەوتە واتە لەدایک بوون و مردنا تۆ لە ئیمتیحان و اختیبار و تاقیکردنەوەیت ڕاستە ئەو حساب نییە ئەگەیتە مەرحەلەی سیبا مثلا دوای ئەوە غولام اینجا بالغ بیت لەو کاتەوە قەڵەمەی لەسەرە بەڵام لەو کاتەوە تۆ ئەبێ بزانی چۆن مامەڵەکەی گەورانە پیاوانە مهمانە بەرزانە باڵا بەرزانە خوا لە دەستنەیەیت شریعت ناس حەڵاڵ ناس حرام دوور لە حرام ئەمانە زۆر مهمە سەحابە جیلی سەحابە مناڵەکانیان فێری پیاوەتی کردو لە مناڵیەوە عەبدوڵای کوڕی زوبەیری کوڕی عەوام کە حەجاج شەهیدی کرد عەبدوڵای کوڕی زوبەیر 7 ساڵان بووە چووە دەرەوە کاتێک کە مناڵەکانی بینی ئەیوت ئەتەلعەبونە مەعی ئێمە ئەگەر مناڵ بووین یاچوین یاری بکەین لەگەڵتان عەبدوڵای کوڕی یاریەکەن لەگەڵم ئەمە زانایان ئەڵێن ئەمە لە عیلمی نەفسە ئەڵێن فێر کراوە فێری بطولەت و ڕجولەت بۆیە کە گەورە بوو 6 ساڵ بوو بە خەلیفە لە مەکە بەیعەتی نەدا بە یەزید و تاقمەکەی ئەمە معنە ئەوەمان پێ ئەڵێ کە ئینسان بزانێت چۆن مامەڵە ئەکا لە دنیایە چونکە تۆ پێک هاتووی لە تەمەنێک ئەم تەمەنە گەر سەرفی نەکەی بۆ خوای پەروەردگار جەل جەلالوه لە چیا سەرفیەکەی یعنی کاتێک ئەم خەڵکە لە تەراویحە یەکێک لە چایخانەیە جێی پرسیارە بەڕاستی لە چیەکەی لەوێ ینی جێی پرسیارە لەگەڵ ڕێزما طبعا ئەمە لە خێرا حازر لە ناو شەڕا بزر ئەبێ ئینسان ئاوا بێ ئەبێ ئینسان هەموو کات و ساتێکی بەخۆشی و بەختەوەری خۆشی و بەختەوەری چۆنە خواناسیە ئەو خواناسیە نابێ یەک دقە بێڵین غایب بێ یەک دقە بمان سپێرە بە نەفسی خۆمان حربی عالەمی یەکەم و دووهەم دەست پێەکە حربی عالەمی یەکەم 20 بلیۆن حربی عالەمی دووەم 51 بلیۆن بۆ ئەوەیان تەقەی کرد لە کابرای وەلی عهدی نەمساوی ئەمیکەی ژیان بە تەوقیعێک کەواتە لا تەکیلنی إلى نفسی طرفة عین بەقەدەر چاوتروکانێ بە خۆم نەسپێری بۆ لەبەرەوەی موسیبەت ڕوئەدا موسیبەت ئەقەومێ بۆ لەبەرەوەی خراپە ڕوئەدات بۆیە پێغەمبەری خوا جەختی کردوتەوە لەو مەسەلە لە دوعاکانیە فەرموویەتی لا تەکیلنی إلى نفسی طرفة عین چونکە ئەگەر خوای تعالی 20 بار تەسەوور کە کاتی دروستکردنی بوویتای خۆ دروستکە ڕۆژە نینۆکمان بیرە چوو ڕۆژێ پەنجەی قاچم بیرە چوو ڕۆژێ قژ بای 6 دەفتەر و دەوە ڕقم حساب کردو قژم پێوەیە 120,000 تاڵ کچیش 110,000 تاڵ ئەمە چونکە کچ قژی درێژە وازین بەسی پیاو زیاترە جا ئەمە نیعمەتی خوایە دەردی مامۆسایەک فەرمووی هەموو گیانمان پارەیە ئیتر خوا چی پێ نەخشی پێ نەبەخشی هەر تەجمیلێک
نیو دەفتەری تێچێ تەجمیلێک دەفتەرێکی تێچێ تۆ ئەم قیافەتە ئەم باڵا جوانە ئەم چاوە سحریانە ئەم دەستە جوانە ئەگەر بی وتایە چاڵێک هەیە هەموو ڕۆژێ 300,000 بۆ دانەکەی توانی 300,000 دوور کات ضحای بۆ داناوی بیکە ئاخی 300,000ەکەی و دەستخۆش پێنۆلای مامۆستا و دێر مۆزایان بەرهەمی دیکە گەرامادەوێت بۆمان بخوێنیت لە قسمەتانم دەستان خۆش بێت طبعا دەستچای مامۆستایان خۆش بە باسی دنیا بینیان کرد لەلایەن مسلمانان بەڕاستی لەلای شاعیران پێم وایە ئەوان دنیایان لە هەموو شتێکا بینیوە تەنان زۆر جار لەو شتانەی کە خراپێشن وەکو مەی و مەیخانە و هەر تەسویرێکی جوانیان بۆ کردووە بەڵکو هەندێک جار بۆ معشوقەکان ناتوانێت تەسویریش بکەن بۆ نمونە یان تەسویرێکیشیان کردبێ شتە جوانەکانیان شوبهاندووە بە معشوقەکەی خۆیان بۆ نمونە مەولەوی ئەفەرمێ گوڵ چۆن ڕووی ئازیز نەزاکەت پۆشان و فراوان چۆن سێلی دەیجۆشە سیرەکەی ئەو ئەڵە نا خۆشەویستەکەی با بڵێن گوڵ وەکو ڕووی خۆشەویستەکەم خۆی ڕازاندوێتەوە شەمع زمەن و پەروانە زمەن گوڵ زمەن ئامۆخت ئەفرۆختن و سوختن و جامە دەریدەن ئەڵێ گوڵ کە ئەدرەوشێتەوە با بڵێن کە ئەکرێتەوە ئەو یەخی خۆی ئەدڕە ئەڵێ لە منەوە فێر بۆ لە یەخە درێنی منەوە خۆی ڕاهێناوە کە ئەوش ئاوەکو من ئەگەشێتەوە ئەو ڕەونەق و جوانێ بەخۆی ئەدا یان هەندێک جار هەر نەیانتوانێەوە تەسویرکەن وەکو بێخود دوای شعرێکی دوور و درێژ ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت لەئاخیرا فەرمێ قورئانی نەعوتی تۆ ختمی بە بەشەر نایە بێخود چێ یا حەسان جبری لە سەناخوانێت فەرمێ ئێمە بەزەوە نەیدێت تێگەیشتوینکەوە تۆ حەزرەتی جوبرائیل لەگەڵ تا ئێمە ناتوان هیچ مەدحی تۆ بکەین نە من و نە حەزرەتی حەسان بن ثابت کە ئەو خۆی شاعری پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە چیتە خزمەتی حەزرەتی حەسان ئەفەرمێ چی ئەفەرمێ خلقت مبرأ من كل عيب كأنك قد خلقت كما تشاء ئەویش دیسان ناتوانێت وەصفی پێغەمبەری خوا بکات صلی الله علیه و سلم کە لە خزمەتیش یا بووە فەرمێ تۆ هەر ئاوا دروست کراوی کە خۆت ویستوتە ئیتر نازانین چۆن بۆیە تەسویرەکان لەلای جیهانبینی شاعران لەوانەیە بۆ دنیا تا ڕادەیەک جیاوازی هەبێت لە عامی خەڵکی لە قسمەتانە تەمەن واگەیشتە کۆتایی و زوهد هێشتا کە تەزویرە تەمەن واگەیشتە کۆتایی و زوهد هێشتا کە تەزویرە دڵی نادان و ناحاڵی کە هەر محتاجی تەحضیرە ئەوەندەم ململانێ کرد لە دەستی نەفسی ئەممارە ئەگەر خاضع نەبێ ئاخر عیلاجی حەد و تەحقیرە لەگەڵ ئەم قافڵەی عیرفانە نەفسم تێ نەگەی جارێ لەگەڵ ئەم قافڵەی عیرفانە نەفسم تێ نەگەی جارێ عەجەب ئەم نەفسە تا ئێستا کە لازم شەرح و تەفسیرە لەگەڵ مطرب سرم بادا هەتاکو بابی مەیخانە بەڵێ تێکەڵ هەوا بوومە کە ناخم کۆت و زنجیرە لە ئەم زیندانی ئافاتە دەبابێت و دەرم بێنێ سەر و ملوا لە تەوقایە و دڵم محتاج تەحریرە لە سوچی خانەقای عشق و لە داوی خودپەرستیدا هەموو ماڵی حەڵاڵی من بە وێنەی لەحمی خنزیرە حياتم گەر بە پوچی هەر بەڕێ کرد و بەبادا بێ چ فەرقی هەست لەناو مزگەوتە یا مەیخانە یا دیرە حياتم گەر بە پوچی هەر بەڕێ کرد و بەبادا بێ چ فەرقی هەست لەناو مزگەوتە یا مەیخانە یا دیرە پەڕاوم پڕ لە ئەخبار و لە عیسیان و لە نسیانە بەڵام دامی کە دڵخۆشە غوڵامی مەدرسەی پیرە دەستخۆش ماوەسەگە پێش بچین لای بەرەمێکی دیکە هەڵبەتە شاعران هەریەکە و بە شێوازێکی ئیلهامی شعریان بۆ دێت تۆ ئیلهامە شعرەکانت چۆن چۆن نییە کاتێک والله کاتەکان طبعا جیاوازە سارە بنمونە ئەم شعرە کە نووسیم دوای ئەوەی لە خزمەت کتێبەکەی مامۆستای فەنایی بووم بریسکە یاقوتی هەیە ئیتر چەند بابەتێکم لێ خوێندەوە دوای ئەوە ئەو شعرە بنووسی ئیتر با بڵێن ئیلهامەکان جیاوازن بۆ نیشتیمان پەروەری هۆکارێک دێتە پێشەوە بۆ مەسەلەی ئاینی هۆکارێک دێتە پێشەوە بۆ مەسەلەی غەزەلیات و ئەوە هەر یەکە هۆکاری تایبەتی خۆی هەیە بەڕاستی بێگومان هەمووی بە جۆرێک لە جۆرەکان خۆی ئەنوێنێ لە ناو خامە و چامەی شاعیرە
حەزەکەین هەر با تۆزێک دڵ و دەروونمان ئارام بێتەوە مامۆستایان گوێ لە بابەتێکی تریش بگرین. لە دەربی میحنەتە ئەم باغە پشکوت لە دەربی میحنەتە ئەم باغە پشکوت لە پێناوی دەمی ئاڵ و چەم و ڕوت هەتاکو بێتە گۆ ئەم جووتە لێوە هەتاکو شەڕ نەکەند و تیغی ئەبرۆت چەنێ هاوار و ناڵەی فرقەتم دی چ هاوارێ کە جەرگ و ناخی شەم سووت ئەسەف بۆ تافی گەنجی دووری ئێوە کەوا دوورم لە خۆت و مەسلەک و خوت ئەوە ئەم ڕێگەیەم بێ ئێوە تەی کرد ئەوە ئەم ڕێگەیەم بێ ئێوە تەی کرد عەجەب بۆچی لە دەستم داوە یاقوت لە دنیادا کە کەس چاکەی نەدینێم نعم تمثال حەضی صارە منحوت بە خەتاتی هەموو دنیا ببێژن بە خەتاتی هەموو دنیا ببێژن خەتایان بۆ وەکو من بێتە مەختوت لە شان و باڵی خۆم وا ڕادەبینی لە من چاتر نەبوو ناعیت و منعوت خدا تاوانی دامی چەندە زۆرە لە ئەعمالی ببووری یەومی مەوقوت. خۆش بێ دکتۆر سەبور لەگەڵ مامۆستا دیار پێم خۆشە یەکی یەک گەر پامێکتان هەبێ بە کورتی چکە کاتمان پێم وابێ کەمتر لە 8 خولەک ماوە پێم خۆشە بتوانین بێنەوە لای مامۆستاگەر لە 2 خولەک یا 3 خولەکە دکتۆر گەر پامێکی هەبێ خولاسەی قسەکانت سپاس دەکەین. وڵی پێم ئەوەیە ئیمتحانێکی سەختەی پێم ئەوەیە بەڕاستی ئێمە وەکو موسڵمان هەوڵ بین بە دنیابینیەکی دروستەوە بژین بە دوای مانای ژیان بگەڕین وەمانە بدەین بە ژیانیش ینی هەم مانای ژیان بدۆزینەوە چونکە خی گەورە لە چەندین شوێنە باسی وەکا کە بیرکەینەوە بەڕاستی ئێمە ئەو فەراغە گەورەمان هەیە ئێمە ئەتوانین بڵێن کەمتر ئومەتی پێ محەممەد صلی الله علیه وسلم بەڕاستی لێکێ لەو خاڵە لاوازەکانمان ئەوەیە کە کەم بیرەکەینەوە کەم تەئەمولەکەین کەم با بڵێن بیر لە خەڵقی سەماوات و الأرض و ئەو هەموو شتانی کە خی گەورە داوامان لێکا کە بیرکەینەوە بە دروستی و نهێنیەکانی خی گەورە بزانین یعنی ئەوە من داواکاریمە کە لە خۆم لە پێشە ئەنج لە خەڵکی تریش بەڕاستی چونکە ئەگەر ئێمە بە دنیابینی و بە وەکوڵێ بیرێکی دروستەوە بژین بەڕاستی ئەگەر کەم و کوتێکیشمان هەبێت لە بوارەکە کرێ خی گەورە ئیشاڵا لێمان خۆش بێ بەڵام ئەگەر لە بیرکردنەوە کێشەمان هەبێ و لە تێڕوانینە ئەوە کێشەیە چونکە عەرەب قسەیەکی جوانی هەیە مامۆساڵێ كيف يستقيم الظل والعود أعوج يعني چۆن تۆ بە تەمابی سێبەرێک کە ئێمە ڕەفتارمان سێبەرەکەیە چۆن سێبەرەکە ڕێکە بێت لە کاتێکا لەقەکە خۆی لارە ئەبێت لەقەکە ڕێکەینەوە ئەو کاتە سێبەرەکە کە ڕەفتار و ژیانی ڕۆژانەمانە ینی من ئێستا بەڕاستی ئێستا ئێمە مزگەوتەکانمان کەم نین ئەو کەسانەی کە ئێنە مزگەوت و نوێژەکەن بەڵام بەداخەوە زۆر بەمان لە پێش هەمویانەوە ڕەنگە خۆم بم بەو شێوە دروستە نییە کە خی گەورە ئەیەوێ بۆیە ڕنگدانەوەشی لە ژناو ژیانی خەڵکاوە لە کۆمەلگا لاوازە وڵایگە بە کورتی ئەمە بکەمە دوا پرسیار ماوەسەندیان ینی ژیانمان پێش ڕەمەزانە ژیانێکی تەبیعیە و کەمترین ئیبادەتی تێدا ئەنجامەدەین بەڵام لە ڕەمەزانە زۆرترین ئیبادەت ئەنجامەدەین و ژیانیشمان هەرۆکو و ژیانەیە کە پێشووتر هەمان بووە چی بکەین بەوەی کە دوای ڕەمەزان ینی هیچ ناکەمێک بۆ خواپەرستی و دینداری کە هەمانە لە ڕێڕەوی ژیانمانە هەبێت خۆ هیچیشی لێکەم نەکردوینەوە بگرە بەرەکەت و ڕەحمەتیشی تێدایە منەڵێم لەمانای عیبادەت تێبگەین ئەزانین چەنە ئینسان خۆشببختی و سەعادەت و خۆشگوزەرانی ژیان ئەگوزەرێنێ چونکە ئیسا ئەم عیبادەتانەی کە بە ئەنواع خوا دایناوە وەکو گەشتێکە وەکو سیاحەیەکە و ئیماندار لەلایەک وڵێ نوێژ ئینجاوتێتی جەماعەت ئەچم خەڵکە بینە لەلایەک وتێتی حەج ئەوە سەفەرکردنە عومرە سەفەرکردنە لەلایەک و ڕۆژوو جەوێکی کە ئەگۆڕیت نانی بەیانیان جیاوازە نانی ئێوارانی دڵدوای ئەو کاتە دوای عیشایە ئیسا ئەکەوێتە لەگەڵ مەغریب اینجا ڕێ فەذکورونی اینجا مەسئلەی ذیکر کە ئیمامی ابن تەیمیە ئەفەرمێ وەکو ئەو وایە بۆ ماسی اینجا بڕۆ بۆ سیلەی ڕەحم ئەمە هەندیسان جەوگۆڕێنی کێ و ئیجتیماعیات و کۆمەڵایەتی و بۆیە خەڵکی وا هەیە ئەوە ئەڵێ خوا پەرست چیم دەستکەوت وەڵاهی قیمەی خواپەرستی هەموو خۆشیەکە دەسەکەوێت هەموو جەوێک ئەگۆڕی هەموو سیاحەیەک ئەەکەی هەموو خۆشبەختیەک دێتە ڕێت و هەموو ماناکانی شتێ ئەگەیت و
يعني لە شتیش دوورەبی لە مەسائلی قەلەقی و نامۆیی و غەریبی و وەساویس و چونکە ئینسان وەکوتم لە فراغابژی وەسوەسە ڕووی تێ ئەکا قەلەقی ڕووی تێ ئەکا شتی خراپ ڕووی تێ ئەکا بیرکردنەوەی خراپ ڕووی تێ ئەکا ئەو بیرکردنەوەی کە بەمەسا فەرمووی فعلا ئینسان ئەگەر لێی قومێ لێ قەوماندنی حەقیقی لە بیرکردنەوەیە بۆیە پێویستمان ئەم بیرەمان ڕەبط بکەینەوە بەخوای پەروەردگار جەل جەلالوهو بە عیباداتمانەوە بەخوا پەرستیمانەوە بۆ ئەوی تووشی خەلەل نەبین تووشی زەلەل نەبین تووشی نەقز نەبین تووشی نەخۆشی و ناخۆشی نەبین بۆ ئەوەی کەسێکی تەندروست بین کەسێکی دنیاویست بین خواویست بین وەکوتم بۆیە ئیمامی عەلی ئاخر قسەم ئەوەیە کە فەرمووی وتیان ئیمامی عەلی پیاو ئەبێ لە دنیا بێ واز لە ئاخرەت بێنێ وتی چۆنە بێ وتی ئەی هەر بەدەست نوێژ و عیبادەت و قیامەت و دنیاواز وتی چۆنە بێ وتی ئەی وتیان ئەی فەرمووی بەلی ڕەجول و ڕەجولاهما پیاو ئەبێ پیاوی دنیا و قیامەت بێ لە دنیاە شێری مەیدان بێ مەردی مەیدان بێ حازر بێ بۆ قیامەت زادی کۆکاتەوە بۆ ئەوەی ئەمە پێی ئەوترێ ئینسانی متەکامل چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە پێناسە کراوە فەرموویانە منهجيتي خوايا لسر أرز قرآن يمشي على الأرض ياخذ كان خلقه القرآن أم قرآن إيش بيك هاتوا لبناء هاتوا بوي إنسان بناكات بوي بناكرني إما تنها بعبادته خوا برستي أبيت بوي كسيكي ساغ وسلامة تندرس صوج ما وصيا صوج يا أخو ما وصى أو دي أجر قصيك ما بيه پێم خۆشە ئێمە خواحافزی بکەین بەڵام بە شعرێکی تۆ کۆتایی بە بەرنامەکە بین بەس پێش ئەوەگەر قسەیەکت هەبێ دەست چاوتان خۆش بە سپاس بۆ میوانداریتان خۆی تەعالا تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ بکات و ئەم مانگە ڕەمەزانەمان بە خێر و خۆشی بەسەرا تێپەڕێنێت ئینشاءالله وەڵاهی جا مامۆستایان الحەمدولله تەوزیحی هەموو شتێکیان کرد لە خزمەتیانە هیچ شتێکمان نییە بێڵێن یاخوا سەلامەت بن سەربەرز بن دەست و چاوتان خۆش باشەمەوەسەگەن تا تۆ خۆدا ئامادەکەی پێمان بێم کامێرەیانمان هەیە بڵێ بینەرانی عەزیز لەگەڵ هاوکارم کاک دانیار نورەدین بڕگە و بابەتەکانی سی گەوهەری ئەم شەومان پێشکەشکردن بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەبور عەبدولکەریم مامۆستای زانکۆ تقریبا عرفی تریشە دکتۆر دیار بڵێم دکتۆر دیار زۆرت نەماوە مامۆستا دیارە دکتۆر دیار محەممەد مامۆستای زانکۆ بانخواز وەروە زۆر بەڕێز شاعیری عزیز مامۆستا عەبدێر محەممەد ناسراو بەدامی ئینشەڵڵا خوای گەورە عاقبەتی هەموو لایەک بەخێر بگێرە و خوێندنەوەی خامەیەکی تری ڕەنگینی مامۆستا عەبدێر محەممەد ئێمەش کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بەڵازان و خۆشەویستان تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ مدرسەی عشقت دڵم تێ سوختە بوو ئەی لەبەر چی بوو وەها زوو سوختە بوو مەطلەبی گریانە مەیلی مردنە هەر کەسێ خەرمانی ڕوحی پوختە بوو ئاگری مەیلت بەراکینی شەمس جەستە وێنەی پوش و دار و تەختە بوو انشقاقی سەر لە هیجرانی حەبیب هەروەکو کیسرا بەشی ئەم بەختە بوو وا بە ئاوی مەعسیەت شۆرایەوە داخەکەم ئەو عەشقە هەر ئەم نەختە بوو لام وەها بوو شادی دێنێ ناکەسی وام دەزانی دەشتە ئەم ڕێسەختە بوو إنما الإنسان مخلوق كنود لم يزل فقر الحياة أو اختبوا